دۆستانی بەڕێز هەموو لایەکتان زۆر بەخێر بێن گەلێ خۆشحاڵم کە وەختی خۆتان تەرخان کرد بۆ گفتوگۆیەکی کە من کەمێک خۆم پێوەمان دەکردو لەسەر ئەو ڕووداوانەی کە ئێستا بە شێوەی خۆپێشاندان لە وڵاتی هاوسێ جیرانی ئێمە ئێران ڕوادات. جارێکتر زۆر سپاسان دەکەم و لە ڕاستیدا هەر گۆڕانکاریەک لە ناوچەکە کە ڕوادات بە درێژایی تاریخ کاریگەری ڕاستەخۆی هەبووە بەسەر وڵاتی ئێمەشەوە بەسەر میلەتی ئێمەش و بۆیە زۆر گرینگە تایبەتی لەم زەمانە کە تەبادولی ڕەئی و دروستکردنی ڕایگشتی بووە کارێکی ئاسان بە فەزڵی ئەم تەکنۆلۆژیا باشی کە لەدەستدایە بە فەزڵی ئەو ئیمکاناتی تکنیکی زۆر فراوانی کە لە دنیادا هەیە زۆر پێویستە لە ڕووداوی ئەو هادا هەموو ڕۆشنبیران و هەموو نخبەی کاریگەر هەوڵ بدات خوێندنەوەی هەبێ و یارمەتی ڕایگشتی و میلەتی خۆی بدا بەوەی لە گۆڕانکاریەکان تێبگات. شتێکی سیر نییە کە لە ئێران خۆپیشاندان یان کاردانەوەی سیاسی بۆ ناڕەزایەتی ڕوودەدات. بە تایبەتی ئێمە لەم دەیەی ئەخیردا لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوانەی کەوە تەنگ و چەڵەمایان تێدا هەیە بە پێی بارودۆخی ناوخۆیان مڕەشەخن بۆ ئەوەی کە بکەونە بەردەمی ئەو لەرزەی یان ئەو هەزەیە کە لە دنیادا لە ناوچەکە ئێمە بە تایبەتی تووشی وڵاتانی تەنگژەدارە بێت. ئەوەی کە لە ئێران لە پڕێکە ڕوویدا لە ڕاستیدا شتێکی مفاجئە نییە بە پێی بارودۆخی اجتیماعی سیاسی و ئەو دۆخە گشتێکی ئێران تێدا ئەژێت. ئێستا کە خۆپیشاندانەکان دەستیان پێکردووە ئەو واقعەیە کە لە ناو ئێران کەشفە بێت و ئەو بەڵگانەی کە لە خاوەن نەزەرانی ناو ئێران باسیەکەن ئاساییبوونی ئەو خۆپیشاندانانە بە باشتری دەرەکەوێت. بە تایبەتیشکە لە ئێراندا دەوری میلەت یان دەوری جەماوەر بە شێوەی خۆپێشاندان لە گۆڕانکاریە سیاسەکاندا شتێکی تازە نییە. لە ساڵی 1970 بۆ یەکەمین جار پەرلەمانی ئێران لە شۆڕشی مەشروتە کە لەگەڵ محەممەد عەلیشا کەوتنە مقابلی یەکتر لەسەر تەنفیزکردنی مەوادی دەستور و پەرلەمان مانی گرت و شاو پشتیوانەکانی بڕیاریاندا کە بەهێزی چەکدار مانگرتنی پەرلەمان تێک بشێنن کۆتاییەکەی بە ڕوخانی محەممەد عەلیشا هات. دیارە لە دوای ئەوەدا لە ساڵی 1953 ئەو ڕووداوانەیە کە لە زمانی دکتۆر محەممەدی مصدق ڕوویدا دیسان خۆپیشاندان بە نسبەتێکی کەمتر کە بەراورد ناگەت لەگەڵ ئەوەی ساڵی 1970 بەڵام جەماوەر دەورێکی زۆری هەبوو و حیزبە سیاسیەکان لە نێو خۆپیشاندانەکاندا ئەجندای خۆیان فەرزە کرد. سێمی قۆناغی خۆپیشاندان وەکو هەمان ئەزانین ساڵی 1970 کە لە ساڵی 1970 دیسان وەکو ئێستا بە ناڕەزایەتی گشتی بە شێوەی زۆر پەرت و بڵاو لە شارە گچکەکانی ئێران دەستی پێکرد دوای گوازرایەوە بۆ قم و بۆ تاران و بۆ تەورێز و ئەو شارانی کە لە ڕۆی سیاسی و اقتصادی و اجتیماعی و مەراکزی دینیەوە کاریگەرن لە ئێراندا. لە ساڵی 1990 کاتێکە جەناحی ڕیفۆرم خواز لە ئێراندا لە نێو جمهوری ئیسلامی هاتنە گۆڕێ و وەکو ئەلتەرناتیڤێک بۆ ئەو کەم و کوڕیانەی کە جمهوری ئیسلامی لە ماوەی حکمی خۆیدا هەیبوون ئەوەی کە لە ئێراندا پێ ئەگوترێ کێشەی نێوان لاباڵەکان دیسان خۆپیشاندان نەبوون بەڵام شێوەی خۆتەڕەحکردنی جەماوەر بۆ یان با بڵێن لاباڵەکان لە میتینگدا لە
بە حماسەوە گەرناگرتنی بە شێوەی خۆپیشاندان نەهاتنەمێ چۆن خۆپیشاندان نەهاتنە مەیدان بەڵام میتینگ و کاری فکری و هی جەماوەری بەرفراوان لە ئێران ڕوویداوە لە نەتیجەی ئەوەشدا کۆمەلگای مەدەنی زۆر لە ئێران چالاک بوون و سەرنجام ئەو کرانەوەی ڕوویدا کە ئێمە هەمومان لەگەڵی ژیان لە زمانی دکتۆر محەممەدی خاتەمی نەتیجەی ئەو جموجۆڵی سیاسی وهی جەناحەکانی ناو حکوومەتی ئێران لە ساڵی 2009دا بوو بە ئەو کێشە گەورەیە کە لە نەتیجەی دووبارە انتخاببوونەوەی ئەحمەدی نەژاد جەناحی سەوز ویستیان لە شاری تاران و دەوروبەری قبوڵ نەکەن بەڵام ئەو ڕوبەڕووبوون گەورەیەمان بینی کە ئەو خوێنەوەیمان بینی کە بە هێزی چەکدار جمهوری ئیسلام جەناحی مسەیتەر سەوزەکانیان تێکشکاندن لە 2009 تا دەگاتە ئێستا کە 2010 ئێران بە شێوەیەکی بەرفراوان داخلی تەنفیزکردنی استراتیژی خۆی بە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەمومان ئەبینین کە تەرەفێکی گەورەی شەڕە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەم تەرەبوونەشی لە ڕاستیدا لەسەر هێسک و پێست و لەسەر اقتصادی ئێرانە لە 2 ساڵی ڕابردووە بە تایبەتی مەسئلەی نەداری هەژاری و خەڵکی بێخان و موادی ئەوانەی کە موادی مقدر ئەکێشن لە هەمان کاتدا لێکترازانی ئیجتیماعی لە تاران و شارە گەورەکان و مەسەلەی ژنان هەر لە زۆڵمەوە بگرێت تا دەگاتە مەسەلەی لەش فرۆشیە و ئەم دوایە لە تاراندا لە هەندێک راپۆرت بە ئاشکرا دەبیندراکە لەسەر جاددا خەڵک بۆ ژیانی ڕۆژانە ئامادەیە کەرامەتی خۆی بفرۆشێت. ئێستا دوای ئەوەی کە خۆپیشاندانەکان لە شاری مەشهەد و دوایی لە شاری قوم کە دوو مەرکەزی دینی و سیاسی بەهێزی ئێرانن دەرکەوت کە خۆکارەکان پتر اقتصادین یعنی لە نەتیجەی نەبوونی کارە لە ئاستی نزمی هەژاریە ئاستی نزمی ژیانە و ئاستی بەرزی هەژاریە و هۆیەکانی ئەم خۆپیشاندانەی ئێستا لە ئێراندا بەشێکی زۆریان وەکو ئەو هۆکارانن کە لە ساڵی 1970 شۆڕشی ئێرانی لەسەر دروست بوو هەر وەکو دیکتاتۆرێکی شەدید و اختناقی سیاسی یان ئەو خنکاندنی سیاسیکەوە هەیە و هەروەها ناڕەزایەتی گشتی بە مانای ئەوەی کە شتێکی زیاترە لە هی ساڵی 1970 ئەوژەوەیە کە لە ئێستادا ئایدۆلۆژیای ئیسلامی وای کردووە جۆرێک لە اختناق بەسەر هەموو ئێراندا بەسەر پێندرێ کە ژیانی لە نێو خەڵکدا کەمێک زەحمەت کردووە. لە ساڵی 1970 بە خێرایی چینی ناوەڕاست لەگەڵ نخبەی سیاسی دوای مانگێک لە خۆپیشاندان هاتنە مەیدان و ئەوەیەکێک لە هۆکارە بەهێزەکانی ئینقلاب یان بابڵێن شۆڕشی ساڵی 1970 بوو. دوای ئەوان تەبان کرێکاران و زانکۆکان و تێکڕای بزوتنەوەی سیاسی داخلی عملیەکە بوو. جا لەوەش لە ساڵی 1970 ئێران کەوتەژێر گوشارێکی گەورەی ئەمریکا و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بۆ کرانەوەی سیاسی. ئەو کرانەوەی سیاسی بوو کە وای کرد تەوژمێکی گەورەتر بە خۆپیشاندانەکان بدات. ئەوانە بۆچی باسەکەم؟ هەموو ئەوانە ئێستا لە واقعی ئێستای ئێراندا خەریکن بەهێزترەوە دووبارە دەبنەوە. تەوژمی ئەو خۆپیشاندانەی کە ئێستا ئێمە لە ئێران دەبینین بە مقارنە لەگەڵ ساڵی 1970 زۆر بە خێراتر شارەکانی ئێرانی کردەوە تا دوێنی هێوارێ باسی 60 و نزیک 8 شارەکە لە سەراسەری ئێران و مەئەسسەی سترافۆر نەخشەکەشی دانا بوو.
لا طبعا فشار ئەو فشارێکە خۆپیشاندانەکان ئێستا بۆ حکوومەتی ئێرانیان هێناوە بۆ دام و دەستگای حکوومەتی و عسکەریان هێناوە بە مقارن لەگەڵ کەرەتەکانی پێشوو یەکجار زۆر فشارەکە زیاترە و بە تایبەتیش کە دام و دەستگای ڕاگەیاندن زۆر بە خێرایی ئەم خۆپیشاندانە دەگوازنەوە و لە هەمان کاتدا ئەوەی کە ئێستا لە ئێراندا ڕوئەدات بە خێراییش زۆعفەکانی خۆپیشاندانەکانیان ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیە سیاسیە بەهێزێک کە خەریکە دروست دەبێ دەرکەوتون لە ئەوانەی کە لەو بارودۆخە لێکۆڵنەوەیان کردووە لە ناوخۆی ئێران و لە دەرەوەی ئێران تەقسیم بوونە بە دوو باش بەشێکیان دەڵێن کە ئەمە بزوتنەوەیەکی ڕێفۆرمیە مەطلەبیە و دەکرێت نظام زۆر بە ئاسانی چارەسەری بکات بەشێکی تر لە توێژەرانی ئاکادمی و سیاسی لە ئێراندا بە تایبەتی ئەوانەی کە لە دەرەوەنە و هەندێکیش ئەوانەی کە لە ناوەوە توانیوانە قسە بکەن دەڵێن ئەمە ڕاپەڕینە ئەم ڕاپەڕینە قابلی ڕاوەستان نییە احتیمالە لە ڕۆژان و هەفتەکاندا کزی تێبکەوێ بەڵام قابلی حل نییە لەگەڵ و ڕژێم ناتوانێت بە هیچ شێوەیەک ئەو مەطلەبانە بێنێتە دی کە ئەو خەڵکە دەیانەوێت چونکە مەطلەبەکان زۆر وازحن یەک گەندەڵی و دیکتاتۆری کە خەڵک لێ ناڕازیە خودی سیستەم کە سوپای پاسداران و نخبەی سەرەوەی نخبەی ئاینیە بە شێوەیەکی ئەو تۆ ئێرانیان لەسەر تەنزیم کردو کە بە هیچ شێوەیەک شایانی ئەوە نییە کە بتوانن خۆیان ئیسلاحکەنیان دەرگە بۆ چاکسازی بکەنەوە بە تایبەتیش کە لە دەوڵەتاندا هەر کاتێکە تەنگ و چەڵەمە دەگاتە شوێنێک کە ڕاپەڕینی خەڵکی لەسەر دروست بێ ئەم نخبەیە کە تەنگ و چەڵەمەی لە سەردەستی بەڕێوەبردننی ئەو دروست بووە عادەتەن توانایی چارەسەری نییە هەر بۆیش دەبێت لابچێت هەر لاچوونێکیش لە ئێراندا هەر پاشەکشەیەک لە ئێراندا بە تێکشکانی نظامی ئیسلامی تەواو بێ کە ئایدۆلۆژیایەکی وازحی هەیە و ئەو ئایدۆلۆژیای هەر گرفتێکی تێبکەوێ تێکڕای سیستەم دەکەوێتە بەردەمی داڕمان بۆیە پێیان وایە هیچ گفتوگۆیەک لە بینی مەتاڵبی خەڵکو و لە بینی حکوومەت ناکرێت خودی قسەی سەرانی یان با بڵێن لێپرسراوانی یەکەمی کۆماری ئیسلامی هەر لە عەلی خامەنەیەوە بگرێت تا دەگاتە سەردارەکانی سوپا بە هیچ شێوەیەک بەلای کەم و کوڕیدا ناڕۆن و بە شێوەیەکی زۆر ڕاشکاوانە دەڵێن ئەمە دەستی بێگانەیە و اختیشاشە و دەستێوەردانی ئەمریکای و ئیسرائیل لەگەڵ سعودیەکە دەیکەن بەڵام ئەو لێکدانەوەی لێپرسراوە دەرەجەیەکانی ئێران نەیتوانیوە خطابێکی بەهێز لە نێو ئێران دروست کات چونکە ئەو جەماوەرە زۆرەی کە هاتنە ناو جاددا و ئەو مەطلەبانەی کە دەیڵێن ڕەفزی قاتعی نظامی جمهوری ئیسلامی تێدایە من طبعا ئەگەر بۆ پشتیوانیکردنی یان با بڵێن واقعیبوونی ڕای خاوەن نەزەرەکانی کە دەڵێن ئەم خۆپیشاندانە ڕاپەڕینە چەند ڕۆژ لەمەوبەر توێژەرێکی فەڕەنسی بە ناوی ستێفن دودوئانۆن سەردانی ئێرانی کردووە دیارە ماوەیەک پێش لە ڕاپەڕین لەوێ بۆ لە ڕۆژانی خۆپیشاندانەکاندا گەڕاوەتەوە ئەو پێی وایە ئەو ڕووداوانەی کە ڕوو دەدات شۆڕشە ناڕزایەتی مەطلەبی نییە نظامی ئێرانی غافڵگیر بووە وەش بۆ ئەو پشتیوانیە دەگەڕێتەوە کە بەهێزەکانی ئەمنی خۆی و بە قووەتی دەستگای ئایدۆلۆژی و تەبلیغاتی خۆی پشتی پێ بەستە بوو ئەو پێی وایە کە ئەم قەیرانەیە کە ئێستا ئێران تیا ئەژێت زۆر بنیادیە ڕووخاندنی حتمیە
و ئەوەیش کە خۆپیشاندەران سەرۆکی یان باڵێن ڕابەری ئێرانیان کردو بە هەدەف لە حەقەتدا نیشانەی ئەو ئەڵێ نیشانەی ئەوەیە کە هیچ سازشێک لە نێوان خەڵک و لە نێوان ڕژێم یان لە نێوان حکوومەت ئیمکانی نییە. هەر ئەو ستیفەن پێی وایە حکوومەت ناتوانێت خۆی بگۆڕێ، چونکە هەر گۆڕانکاریەک بۆ نمونە ئەگەر ڕێگا بە پێشەکی بەکرانەوەی ئیجتیماعی بدات، مەسەلەی ژنان لە ئێرانە کە نیوەی کۆمەلگا زیاتر مەسەلەیەکی یەکجا زۆر حەساس و فشارێکی یەکجا زۆر گەورەیە کە کرانەوەکی ئیجتیماعی گەورە دروست دەکات و ئەوە لە ئایدۆلۆژیای نظامی جمهوری ئیسلامیدا بە هیچ شێوەیە قبوڵ ناکرێت. یان ئەگەر ئەوەی کە گەنجان جیا لە کار زۆرێک لە کرانەوەی ئیجتیماعیشیان دەوێت لە ڕووی سیاسی و لە ڕووی ئیجتیماعیشەوە دیسان مشکلەیەکی زۆر گەورە بۆ جمهوری ئیسلامی دروست دەکات. ئەو پێی وایە کە ئایدۆلۆژیای جمهوری ئیسلامی و ئەو نظامی کە لەسەری دانراوە کۆتاییەکەی بریتە لەو تەنگ و چەڵەمە قاتلەیەکە هەیە و لەو سیستەمە فاسدەی کە لە ڕووی اقتصادی و ئیجتیماعیەوە لە ئێران هەیە. زۆفی ئەم خۆپیشاندانانە کە لە دیسان لە هەر بلاوە باسەکرێت پێیان وایە کە بەشێکی زۆر لە چاودێرانی ناوخۆیی کە هەمووشیان لە مەراکزی زانکۆی ئاکادمی ناڵێن نەبوونی سەرکردایەتێکی دیاریکراوە بۆ ئەو خۆپیشاندانە. طبعا ئەوانش لە بینی خۆیاندا دوو جەبهەنە ئەڵێن معقول نییە لە سەراسەری ئێران ئەو خۆپیشاندانانە دەست پێ بکەن بە دروشمی هاوباش، دروشمی زۆر کامل و بە ڕەفتاری ئارام تقریبان تەنیا لە هەندێک شوێن نبێت کە تونند و تژی لێکەوتەوە ناچێتە عەقلەوە کە بزوتنەوەیەکی ئەوها سەراسەری لە وڵاتێکی وا گەورەدا دەست پێ بکات بەڵام هیچ سەرکردایەتێکی نەبێت. ئەوان پێیان وایە جارێش زووە بۆ ئەوەی کە سەرکردایەتی کردنی ئەو بزوتنەوەیە خۆی کەشف کات. جا شەرت نییە ئەم سەرکردایەتیکردنە کەسێک بێ وەکو کە لە 1970 خومینی بوو یان بەرەیەک بێ یان بە شێوەیەکتر خۆی نیشان بدە. بە تایبەتیش کە لە ساڵی 1970 کاتێککە شۆڕش دەستی پێکرد 2 مانگی پێچوو تاوەکو دەرکەوت چەند هێزی سیاسی چەند شخصیت و بە تایبەتی خومینی لە خۆپیشاندانەکان بوونە خاوەن دوای حەزبەکان و کەسایەتی سیاسەکانیش هاتنە مەیدان. مەسەلەی هەتاوەکو ئەمڕۆژ نەبوونی یان خۆ دەرنەخستنی سەرکردایەتی سیاسی لە ئێراندا جگە لە ڕەزا پەهلەوی کەسێکی تر تا پێستەکە بە وازەحی قسەی لە ئەهدافی خۆپیشاندانەکان نەکردو. جا لەوەی کە بە حکمی ئەو موقعی کە ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیدایەوە و سراع جیهانی کە ئێران هەیەی پشتیوانی دەرەوە هەمومان ئاگامان لێ پشتیوانی دەرەوە بۆ ئەو خۆپیشاندانە پشتیوانێکی بەهێزە و ئەو پشتیوانیە گەرم و گوڕیەکی زۆری داوە بە ناڕازیەکانی ناو ئێران. بۆ نمونە ئەوانەی کە لەو تەفسیری ئەم خۆپیشاندانە قسەیان کردووە جەناحی یان باڵین لاباڵی ڕێفۆرمخوازی ناو حکوومەتەکەم بەسەرکردایەتی محەممەدی خاتەمی هاتنە مەیدان و پێیان وایە کە کەم و کوڕی هەیە بەڵام خۆپیشاندانەکان جێرە شێوێنیە و تێک دەرانەیە و دەستی بێگانەیە و کەسانی وەکو عەتاوڵای مەهاجرانی و ئەکبەری عەبدیش کە بەناوبانگن لە زوتنەوەی سەوزدا ئەمڕیان هەیە. ئەمە وای کردو بە خێرایی لە نێو جادەدا ڕێفۆرمخوازەکان پاشەکشەیەکی خێرا بکەن هەر بۆیەش هیچ شعارێک و لە هیچ شارێکیدا نەیانتوانیوە مؤثر بن. بەڵام لە هەمان کاتیشدا کەسانی وەکو مەهدی خەلەجی، عەباس میلانی یانە پەروێزی دەسماڵچی کە ئەمانە بەناوبانگن لە مؤثرن لە تەفسیری سیاسی و ئیجتیماعی ناو ئێراندا پێیان وایە کە نەخێر ئەمە تەنگ و چەڵەمەی بنیادی کۆماری ئیسلامیە بەڵام هیچ سەرکردایەتێک نییە بۆیە پێشبینی دەکەن کە پاشەکشەیەک لە خۆپیشاندانەکان
لەوانەیە ڕووبدات. یەکێکی تر لەو بیرڕانەی کە دەکرێمە بۆ ڕووداوەکانی ئێران من سەرنجی ڕاکێشان باسی بکەم قسەکانی مایکل ماکۆفسکیە مدیری دەستگای ئاسایشی نەتەوەیی ئەمریکا. مدیری دەستگای ئاسایشی نەتەوەیی ئەمریکا سێ ڕۆژ پێشی خۆپیشاندانەکان دەڵێ لە ئێران لە بارودۆخێک یەکجار زۆر سەختدا ئەژێ ناتوانێت بەردەوام بێ بەڵام پێویستی بە جموجۆڵ یان بە حرەکەی دەرەوەی ئێران هەیە بە تایبەتی ئیشارە بە ئەمریکاکە. ئەڵێ ئەو بڵاوبوونەوەی ئێران بەسەر وڵاتانی دەوروبەردا بەسەر ئەو وڵاتاندا بڵاو بۆتەوە کە هیچ ئەساڵەتێکیان نیە. ئەم وڵاتانە دەستکردین تەقسیمی ئیستیعمارین دوای ڕوخانی ئیمپراتۆری عوسمانی پێکاتەکانی ناو ئەو وڵاتانە لە بینی خۆیان هیچ سازشێکیان نییە ئەبووە بە درێژایی ئەم سەد ساڵە شتێ بە ناوی دەوڵەتی ئەسیل لەم وڵاتانە دروست نەبووە. سنوورە سیاسیەکان بە دوو هۆکار ئیسپات بوو یان بە دوو دلیل ئیسپات بوو کە سوباتیان نییە، یەکیان بە حرەکەی داعشی دومیان بە حرەکەی جمهوری ئیسلامی بەسەر هەموو ئەو دەوڵەتانەدا. دەڵێ بۆیە پێویستە بە تایبەتی ئەمریکا بگەڕێتەوە بۆ شێوازی ڕێگەن لە زمانی ڕێگەن کە لە کوێن دەرێ دژەکانی کۆمونیزم هەبوانە لەوێ پشتیوانی دەکردن و سەرنجام ئەم بورکانی بچووک کە لە سەراسەری دنیا لە دژی کۆمونیزم ئەمریکا پشتیوانیکردن کۆتایی بە یەکێکی سۆڤێت و بە نظامی یان با بڵێن بە ئەنزەمی ئیشتراکی هێنا. ئەڵێ پێویستە ئێستا ئەمریکا لە دژی جمهوری ئیسلامی یارمەتی دۆستەکانی خۆی بدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەوەی بەرەنگاری کۆماری ئیسلامی ببنەوە ئەنجا ئەمانە دەوڵەت بن یان پێکاتەکان بن. ئەڵێ حزوری ئەمریکا زۆر پێویستە بۆ ئەوەی بەر بە ئێران بگیرێ بە تایبەتیش ئەبێ پشتیوانی ئەو نەفەسە سربەخۆی خوازانە بکرێ کە ئێران زۆر تەنگاوەکەن. ئەڵێ نقطەی زعفی ئێران لەوێدایە و دەبێ ئەمریکا لە نقاتی زعفەوە لە ئێراندا و ئەو ناوی پێکاتەکان بە تایبەتیهی کورد و ئازەری و بەلوچ دێنێت کە ئەڵێ جیا لە ڕۆژهەڵاتنەوە لە ناو ئێراندا تەواجودیان یا وجودیان یەکجار زۆرە واتوانن ئەڵێ دەتوانن بە بنەمای لێکەڵۆشانی دەوڵەتی ئێرانیش و لە هەمان کاتدا پێی وایە کە دەوڵەتی عێراق و سووریا و لوبنان و یەمەن کە ئێستا ئێران لەسەریان ڕاوەستاوە دەوڵەتی دەستکردن و دەبێ ئیش بۆ هەڵۆشانەوەیان بکرێت. قسەکانی ڕۆناڵد ڕێیگەن تقریبان هەم خوێندنەوەیەکی هاوبەشی وەکو قسەکانی مایکل پێدا هەیە. ئێستا چۆن ترامپ نامە مایکل مەبەستم ئەو مایکل ئەوەی ئەمنی قەومیە. ڕێیەکی تر لەسەر سناریۆی کۆتایی ئەم ڕووداوانە هەیە کە لە ئێراندا ڕۆکەمان لە حقەدا هەموو ئەوانەیە کە باحسی ئێرانی ئەم ڕۆژانە بە نیگەرانیەوە باسیەکەن. ئایا خۆپیشاندان کۆتایی بەڕژێم دێنێ بەڕووخاندن یان ئێران داخلی شەڕی ناوخۆ بێت؟ هەمویان تقریبان لە دوو ڕۆژی ئەخیردا شەڕی ناوخۆ تەرحەکان بەڵام وەکو ئێرانی هیواخوازن کە تووشی نەبن. یەکێک لە ڕۆژنامەنووسەکانی کە لە BBC لە بەشی فارسی ئیشەکە بە ناوی میهردادی فەرەحمەند دوێنیان پێرەیە وتارێکی نووسیوە ئەڵێ ئەبێ لەسەر جۆری ڕووخاندنی کۆماری ئیسلامی ئێران قسە بکرێت چونکە کار لەوە ترازاوەکە ئەم حرەکەیە کۆتایی بێ و ئەم خۆ ئامادەکردنی نێودەوڵەتیش کە هەیە لێ بگەڕێ ئێران ئیسلاحات بکات. ئەو پێی وایە فەرەحمەند پێی وایە مەوزوع سناریۆکە بەسەر دوو لادا باش دەکات. لایەکیانەوەی کە ئایا ئێران وەکو میسر و تونس لەم تەنگ و چەڵەمەیە دەرباز دەبێ بەبێ شەڕی ناوخۆ و گۆڕانکاری ڕوئەدا یان ڕوونادا. دومیان لەوانەیە ئەوە نەتوانێت ئەوە بکات
بەڵکو بە ڕێگای سووریا و لیبیادا بڕوات واتە شەڕی ناوخۆ لێکی هەڵبوەشێنێ بەو شێوەی کە لە لیبیا و لە سووریا هەیە. ئەو پێی وایە کە ئێران ناتوانێت تەجربەی میسر و تەجربەی تونس دووبارە بکاتەوە چونکە لە میسر و لە تونس مؤسسەی سوپا زۆر بەهێز بوو، مؤسسەیەکی نیشتیمانی سابت بوو و داخلی پرۆسەی سیاسی بوو و یارمەتی گۆڕانکاریدا. ئەڵێ لە ئێراندا خودی هێزی چەکداری حکوومەت دوو بەشە، بەشێکیان سوپایە بەشێکیان سوپای پاسدارانە کە بە درێژایی 38 ساڵی تەمەنی جمهوری ئیسلامی نەیانتوانی ئەومانە پێکەوە بگونجێن. ئێستا ئەگەر سوپا بێتە پێشەوە بۆی کە هیچ پشتیوانی لە هەر گۆڕانکاریە بکە مەبەست سوپای جەیشە، سوپای پاسداران بە خێرایی داخلە بێ و احتیمالە کودەتا ڕوو بدات و لەوانەشە شەڕی ناوخۆ لە بینی سوپای ئێران و لە بینی سوپای پاسداران ڕوو بدات. بۆیە ئەو احتیمالی کە بکرێ سوپا یان سوپای پاسداران لە ئێراندا دەورێک ببینێ بۆ تێپەڕێنی گۆڕانکاریەکان بە شێوەیەکی دوور لە شەڕی ناوخۆ یەکجار زۆر دوورە بە قسەی فەرەحمەند. تەمان پاشی ئەوەش لە ئێراندا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هجوومێکی زۆر بۆ سەر فەرەحمەند کرا بەوەی کە دای بشۆرن لەسەر ئەم وتارێکە نووسیویەتی. ئەوەی ئێستا ئێمە لە ئەو خۆپیشاندانەی ئێران چاوەڕێیەکەین ئەوەیە کە کۆتایی بە تاریخێک دێ لە ساڵی 1970 دەستی پێکردووە بە یەکەمین جار دەوڵەتێکی گەورە بە ئایدۆلۆژیای ئیسلامی هاتە سەرکارەوە قۆناغی دەستپێکردنی ئەلتەرناتیڤی توندی ئیسلامی لەسەر دەستی ئەوان بە ناوی سوودوری ئینقلاب دەستی پێکرد و دوایی تەبان تەقسیم بوو بە جەبهەی تریشدا. ئایدۆلۆژیای ئیسلامی کە ئایدۆلۆژیا کە وەکو بەدیلێکی سیاسی ماوەی 38 ساڵە لە ناوچەکەدا لە نێو هەموو میلەتەکاندا خۆی تەرەح کردووە، ئێستا لە مەرکەزدا فەشەلی خۆی و دارمانی خۆی وەکو دارمانی کۆمونیزم لە یەکێتی سۆڤیەت چاوەڕێیەکات. کۆتایی بە دەستێوەردانی دەوڵەتێک دێ کە ئایدۆلۆژیایکی پێ ئەوێ بە تەدەخل تەسدیری بکات و کۆتایی بە ئەو نەزەریە یان ئەو سیاسەتی جەنگی بەردەوامیش دێ کە لە ساڵی 1970 جمهوری ئیسلامی لەسەری ئەڕوات. وەڵامی سەرۆکی پەرلەمانی ئێران لە بەرامبەر ئەم قسانەدا ئەوە بووە کە تەفسیری لێپرسراوانی پلەیەکی کۆماری ئیسلامی ئەوەیە کە دەستکەوتەکانی ئێران ئەوە نین کە خەڵک داواکە بریتی بێ لە ئاستی بەرزی ژیان، چارەسەرکردنی کێشەی ئابووری یانە مەسەلەی ئافرەتان و نەبوونی کار و نەبوونی خان و ئەو کێشانێک ئێستا خەڵک لەسەری خۆپیشاندانەکە ئەڵێ دەستکەوتی گەورە لە هەیمەنەی جمهوری ئیسلامیدایە، دەستکەوتی گەورە لە هەبوونی قدرەتی ئەتۆمیدایە، دەستکەوتی گەورە لەوەدایە کە ئێستا ئێران بەسەر بەشێکی زۆری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا حاکمە و دەستکەوتی گەورە ئەو چاوەڕوانن کە ئێمە بۆ داهاتووی سرا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەتوانێت ئێران دەورێکی گەورەتر بگێڕێت. بەو پێ نیشانەدا کە خواستی خەڵک و تەفسیری خەڵک لەگەڵ تەفسیری لێپرسراوانی پلەیەکەمی کۆماری ئیسلامی بۆ چارەسەرکردن یەکجار زۆر لێک جیاوازە و ئەوە هەموو ئەوانەی کە باردۆخکەشیەکەنەوە پێیان وایە بە غەیری چەک جارێ هیچ وەسیلەیەک خۆپیشاندەران و حکوومەتی یان باڵێن لێپرسراوانی پلەیەکەمی ئێران پێکەوە نابەستێتەوە. ئەگەر من بە سوپاسەوە کاک حوسێنی کوردنەژاد هاوکاری کردم ئەوانەی کە ئێستا بۆ خۆپیشاندانەکان پشتیان پێ ئەبەسترێ ئەو نەوەیە کە تەمەن لە ڕووی دیمۆگرافیاوە لە 1 تا 19 ساڵن 129 دانیشتوانی ئێران پێک دێنن، ئەمانەی کە تەمەنیان لە 20 بۆ 39 ساڵە 136 دانیشتوانی ئێران پێک دێنن. ئەوە دەمانگەێنتە ئەو نەتیجەیە کە ئەنێرژیان وزەی بەردەوام بوونی خۆپیشاندانەکان کە گەنجن
یەکجار زۆر بەهێزە و ئەوانەی کە بێکارن ئەوانن و لە هەر وڵاتێکدا نسبەی گەنجان و هێزی کار ئەوان کاری پێکرێ کەفاەتی هەیە زۆر بێ و ئەزمەی اقتصادی هەبێ احتیمالی گۆڕانکاری یەکجار زۆرە. بێکاری بە شێوەی ڕسمی 12 بەڵام ڕاستەقینەکەی 30 لە ئەهواز و بەلوستان و کوردستان دەگاتە 160. ئێران لە ڕێزبەندی ڕەفاهدا لە سەرمستەوای دنیا 170هەمین دەوڵەت کە زۆر خراپ. لە 80 ملیۆن 20 ملیۆنی بێکارە بە شێوەی وازە و ئەو 20 ملیۆنە لە ژێر هێڵی یان باڵێن لە هێڵی هەژاریدا ئەژین. ئەگەر ئێمە بەراوردێکی ئێران بکەین چونکە دەوڵەتێکی گەورەی خاوەن ئایدۆلۆژیایەکی ڕسمیە بەراورد بکەین لەگەڵ یەکێتی سۆڤیەت و لەگەڵ رووسیای دوای یەکێتی سۆڤیەت کاتێک ئایدۆلۆژیای کۆمۆنیزم تووشی تەنگ و چەڵەما و داڕمان بوو رووسیا نەیتوانی هەموو میراتی نەهی سۆڤیەت نەهی رووسیای قەیسەری بپارێزێ تەقسیم تووشی بوو. داڕمانی کۆمەڵایەتی ڕوویدا ئایدۆلۆژیای ڕسمی کۆتایی هاتوو تیاچوو و ئەوەی کە لە تەبان ئەوەی کە لە رووسیا ڕوویدا سەرکردەکان خۆیان دوایی توانیان لەگەڵ وەڕانکاریەکان بگونجێ. ئەوەی لە ئێراندا ڕۆئەدا پرسیار ئەوەیە کە ئایا ئەتوانێت ئەم ڕژێمە ئەتوانێت دوای گۆڕانکاریەکە خۆی پارێزێ ئەگەر تەغیرێک ڕوویدا ئەتوانێت میراتی ئێرانی ئێستا پارێزێ ئێران ئەتوانێت بە یەک پارچەی بمێنێتەوە چونکە ئێران ناکەوێتە ئەو تعریفەی کە بۆ دەوڵەتانی نائەسیلە کرێ کە لە دوای لە 100 ساڵی ڕابردوو دروستبوون بەڵام ئەو پرسیارە لە زۆر شوێنەوە تەوجیه کرێ. ئایا تەمان ئایدۆلۆژیای ئیسلامی ئەتوانێت لەو گۆڕانکاریە بەردەوام بمێنێ سەرکردەکان ئەتوانن خۆیان بگۆڕن ناتوان گۆڕن جیاوازەکە لەگەڵ رووسیا لەوەدایە و بە هیچ شێوەیەکیش ناتوانن کرانەوەی ئیجتیماعی قبول بکەن کە کرانەوەی ئیجتیماعی لە سۆڤیەت یان لە رووسیادا هیچ گرفتێکی نەبوو. ئەوەی کە لە کۆتاییدا بە خێرایی بڵێم ئەوەیە کە ئەو بزوتنەوەی کە لە ئێران ئێستا هەیە بزوتنەوەیەکی ناڕەزایی وەک دیارە سەرتاپاگیرە لە دوێنێەوە جۆرێک پاشەکشەی پێوە دیارە بەڵام هەموو دیراسە و تەوەقعەکان ئەوەنەکە لە چەند ڕۆژی دادێ گەرمترە بێتەوە سەرباری ئەو ئیجراعاتانە عەسکەری و ئەو حەساری میدیایی و پەیوەندیانەی کە حکوومەتی ئێران کردوێتی بە تایبەتیش لەوەوە زۆر پشتگەر بن کە ئەم زوتنەوەی بەردەوامە بێ چونکە دەستپێکردنی لە قەراغەوە نەبووە لە نێو فارسەوە بووە لە نێو میلەتی حاکمەوە بووە دوایی پەرێساندە بۆ ناو بەشەکانی دیکەی لە نێو شیعەوە بووە دوایی پەڕیوەتەوە بۆ ناو سوننە. زمین ئەوەی کە باسم کرد زمینەیەکی ئیجتیماعی اقتصادی پڕ لە قەیران هەیە داڕمانی کۆمەڵایەتی هەیە تا ئێستاش لە نخبەی حاکم هیچ کەسێک هیچ پێشنیارێکی پێ نییە جگە لە زمانی چەک بۆ چارەسەری تەوانەوەی کە پتر بەکاری دێنن پەتەر ئەو تۆمەت و ئەو تۆڵەسەندنەوەیانە سەرۆک کۆمار قسەی کردووە خامانەی قسەی کردووە سەرۆکی پەرلەمان و سەردارەکانی سوپا و بەشێکی زۆر لەو ڕۆشنبیرانەی کە بە ڕۆشنبیری نخبە حیسابەکردن نخبەی ئیسلامی حسابەکردن تا هەتاکو ئێستاش پاشەکشێ لە خواستی خەڵکدانیەوە تا خەڵک هاتە جادە لە شیعارەکاندا پاشەکشێ لە شیعارەکاندانی بەڵکو پێشکەوتنی تێدا هەیە. مەسەلەی ژنان ئەوە پۆتانسیلێکی زۆرە لە بۆ خۆپیشاندانەکان چونکە زیاتر لە 150 دانیشتوانی ئێران ژنن و ئێران بە جەهەنەم بۆ ژنان حسێبەکرێەوە بە تایبەتی یەکێک لەو ئاکادمیسیانە کە لە ئەمریکا دانیشەیە و تەنیا ئەگەر ژنان ڕۆژانە لە خۆپیشاندانەکان بەبێ حجابی ئیسلامی بێنە دەر شکالێکی یەکجار گەورە بۆ جمهوری ئیسلامی دروستەکەوە توشکێشێکی زۆر گەورەیەەکە کە احتیمالە ڕوو بدات ئەمەیە
بەشداری نەتەوەکان لەم حەوت ڕۆژەدا کاردانەوەی خۆپیشاندانەکان لە کوردستان لە ئازەربایجان لە بەلوچستان و لە ئەهواز زعیفتر بوو تا لە نێو فارس بەڵام وێ دەچێ ئەمە کارێکی تەکتیکی بێ زیاتر لەوەی کە پەیوەندی بە قەناعەتەوە هەبێ لەم خۆپیشاندانە و لەم بارودۆخی ئێستادا پێکاتەکانی ئێران بە تەواوی خۆیان کەشف کردە بە تایبەتی میلەتە پێکهێنەرەکان یان نەتەوە پێکهێنەرەکانی ناو ئێران و کورد و ئازەری و بەلوچ و عەرەب کە ئێستا زۆر باسییان دەکرێت ئێستا زۆر بازدەوە دەکرێت کە ئەمانە لەگەڵ خۆپیشاندان لەوانەیە دەورێکی دیکە بین و ئەگەر شەڕی ناوخۆش ڕوو بدات دیسان ئەم ناوچانە ناوچەی گەرم دەبن. باس لەوەکرێ ئایا کۆماری ئیسلامی دوای ئەو خۆپیشاندانە لە سیاستی خارجی خۆی ئەو تەدەخلێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێتی پاشەکشە دەکات هیچ ئاماژەیەک نییە لە کۆماری ئیسلامیەوە کە پاشەکشە دەکات واگە پاشەکشەش هیچ پاشەکشەیەک ڕووبدا لەوانەیە بە مەرەدی ئەو تەنازولانە بچێت کە شا بۆ کرانەوەی سیاسی و گوێڕاگرتن بۆ دەستگاکانی مافی مرۆڤ لە ساڵی 1970 بۆ 1970 کردی کە زەخمێکی گەورە و توانایەکی زۆریدا بە خۆپیشاندانەکان. باسێک لە ڕێفراندۆم دەکرێت لە ئێراندا ئەکە ئەمەیان بەشێک لە ڕۆشنبیرانی هی نزیک لە دەسەڵات باسی دەکەن ئەوانەی کە مەعارضن کەسانی وەکو زیبا کەلام و وەکو محەممەدی نوریزاد و هەندێک لە ئەوانەی کە لە دەرێشن ئەمانە پێیان وایە حکومەت دەبێت خۆی بداتە بەر ڕێفراندۆمێک جارێکتر خۆی قاڵکاتەوە خۆی لە ڕێی خەڵک بداتەوە ئەگەر دەرچوو باشەوە گەنا کۆتایی پێ ئەمە لە بارودۆخی ئێراندا تەنیا قسەیە سەر ناگرێ و ڕێفراندۆمیش لە ئێراندا ئەوش بخۆی تاریخێکی هەیە هەڵبەت بەڵام تەبان ئێرانی ئاشنان بە ڕێفراندۆم لە ساڵی 1953 مصدق بۆ هەڵۆشانەوەی مەجلسی حوتەم پەنای بۆ ڕێفراندۆم بردو دوایش کۆماری ئیسلامی هەم تەئیدی خۆی و هەمیش تعدیلەکانی دەستوری خۆی بە نەفی خۆی بە ڕێفراندۆم کردووە بەڵام وێناچێت بە هیچ شێوەیەک ئێستا حکوومەت ئامادە بێ گوێ بۆ خواستی ڕێفراندۆم بگرێ ئەوەی کە لە کۆتاییدا ئیشارە پێ بکەم تا هەتا ئێستا چینی ناوەڕاست واتە بازاری ئێران نەجوڵاوە و ئەوە معیارە بۆ سەرکەوتنی خۆپیشاندانەکە لە شۆڕشی 1970 چینی ناوەڕاست دوای مانگێک دایە پاڵ خۆ پیشاندانەکان و کارخانەکان و بازار و دوای ئەوە زانکۆکان کەوتنە خۆپیشاندان کەوتنە مانگرتن و سەرنجام حکوومەتیان تووشی ئیفلێجی کرد. زانکۆکانی ئێران تاکو ئێستا تەنیا لە زانکۆی تاران نەبێ هەندێک خۆپیشاندانی ورد بووە بەڵام زانکۆی تاران کە پێوەرە بۆ زانکۆکانی ئێران نەهات تەمەی دەست. تاوان یەکێک لەو خۆپیشاندانش خۆپیشاندانی قوتابیانی زانکۆی بەسیج واتە هی هەشتی ئێرانی بوون کە هاتبوونە بەردەمی زانکۆکە هاوریان دەکرد ئێران نابێتە سووریا تاران نابێتە دیمەشق ئەمە نیشانەی ئەو ترسەیە کە لە قوڵایی حکوومەتی ئێراندا هەیە. تەڵەبەی جامیعە کە هی بەسیجن ینی حسەیان هەیە نەگزان قەزا پێ کورسی تایبەت بەڵێ کورس تایبەتیان دیارە زۆرم بۆیە هاتبوونە و ئەوەی کە بەرژەوەندی ئەو وڵاتانی کە دژی ئێرانی چەند ئەتوانن لەگەڵ ئەو خۆپیشاندانە یەک بگرنەوە تاکو ئێستا لەبەر نەبوونی سەرکردایەتێکی وازە هەڕەشەکانی دەرەوە بۆ ئێران و بۆ پشتیوانی تەنیا لەسەر ئاستی یاعلامی ماوەتەوە هیچ هەنگاوێکی عملی نەبیستراوە. ئێستا ئێمە کە قساناکەین ئەمڕۆ تقریبا هیچ خۆپیشاندانێک لە ئێران نەبووە دوێنێ لە دووسێ قەزای هامیشی هەبووە بەڵام ئەڵێن ڕۆژی شەممە دەست پێکاتەوە. من بە حکمی ژیانم لە ئێراندا و لە کاتی شۆڕشی ئیسلامی لە قوم ژیاوم ئەو وەعددانانە لە ئێران ئەگەر ڕۆژی شەممە بتوانن خۆپیشاندانی گەورە بکەن نیشانەی ئەوەیە کەەوە سەرکردایەتێکی بەهێز ئەم ناڕەزایەتیانە
قیادەکە و نیشتنەوەی ڕۆژێک و هەفتەیەک لەو گۆڕانکاریاندان بەڕای من هی ئەوە نییە کە ئومێد لە پەرەسەندنی خۆپیشاندانەکان بەربکرێت لە هەموو حاڵەتێکدا ئێران داخلی قۆناغێکی نوێ بوو ئەگەر بشمێنێ زۆر زەحمەتە بتوانێت وەکو پێش پێنج شەممەی ڕابردوو حکوومەت بەڕێوە بەرێ زۆر سوپاسان دەکەم من نەمویست ئەحکامی حەز و ئەوانە بڵێن بەڵکو پتر ئازکردنی ئەو بیرۆرانە بوو کە لە دەوروبەری ئێراندا هەنە سوپاس کە گوێتان بوەتم واگەر ئێوارتان باش زۆر سپاس کاکە سەرۆک بۆ ئەو پێشکەشکردنی ئەو وەزعیکە لە ئیران هەیە زۆر سپاس بۆ ئەو معلوماتانەیە کە یعنی یارمەتیمان دەداتێت کە تۆزێک لەسەر وەزعەکە قسەی بکەین من لەوێ دەست پێ دەکەم کەەوە ئەو ڕووداوانە کە لە ئیران ئێستا بەشێکە لە ململانە سەر دەسەڵات یعنی لە نەک لە ئیران لە شەرق ئەوسەط يعني struggle for powers لبيني دو لايني أمريكا كانوا لايني كان إيران وشرق الأوسط بس لو يدخلك مثلا رجيم إيران دروخيتون والأزمة أما لعلم السياسة بينز أزمة معناها يكلو أزمانا احتمال التوزك تيدا أو أنت تيدا يعني أزمة penetration, distribution, legitimation, identity, political participation. وأنا حمول كذا إمكان لمسألة شرعية توظف مشكلة هبيت. آية رجيم أركان خوي بزيادينيتن فانكشنز يعني هي هيتي بقوتها. آية قدرتي هي اللي بو يعني أزمات وكرايسس أنا زالبيتن هيتي. وأنا حمو نقاطي بوزيتيفة لصالح الجمهورية الإسلامية قصيدة كاتن فأو رسيرجان أو دراسات أنا كزناب إشارة بيدا حمو وزي نظري غربي نزور بيان حتى إيراني كانش كل غرب ديجي أو إشكالية زور قورة ولا وضعي أما وضع كردستانش أوان دولة زور خرابية أنا بقول له تحليل أما ينبرد لا يشتر فلو تحليلات أنا أوانش بالنسبة إيران ودمان بنا شون تشتر وما اللي ذكر بتسننا تخيلات imagination يعني توهمات بتسين كوا إشي كزور آسان ده بتصن لحظة إشي كدرو خيط الوانية من نال من لغر أو رأيني ما لغر حكومة بلام لعلم السياسة تماشى إذا كان وبشر شيء لعلم السياسة كبيدنا علم الثورات و science of revolution تماشى كحكومة إيرانية لحفتها نووا شورشة جماهيري بقوة آية أو شورشة جماهيري لاواز بوا بل بعض النقاط لاواز بس لاواز يكي أو النية كبروا خيتا وأو مقارنة لقر يشت السوفيتش أو باحثة كان راسنين يشت السوفيت بشيء وشتر بأسباب وشتر رخا إيران روخانو إيران موضوع شتر هيمنة الشرق الأوسط استسبيني أقر حكومة إيران لغير أمريكا بتفاهمات بيتن ويعني اتفاق بكن احتمالا خطورتك كم ده بيتن وشيء ده بتتصحيح جماهير بتتصحيح وانا كاستا حركة ده أو حركة ببي إيديولوجيا كان مطالبي يعني وقت زنابت قلت مطالبي زور اعتيادية هي في دتوانيت حكومة إيران أو مطالبان لتحقيق دتوانيت بلام مشكلة الصراع لغير أمريكا كان والسعودية كان صراع جوريا أو أنت رشتي أنا فالبروي يعني حقيقة زور النبي بو أصانية تماشي وضعي أمريكا كان كلا تقرير استراتيجي كبيش سيحة فتا لا لهجري ما ترامب تقديم كتيدا موضوع إيران تيدا كبيدلتن دولة مارقة لقى كوريا الشمالية بيوتنا وانا بروح خد واضحة كواتا إيشكا بشكل الاستراتيجية أمريكا استراتيجي شدانا ناشونال سيكوريتي استراتيجي داينا فالبروي يعني أو تشبيه اللي حفتاونو كزماهير هالستاين بو تشبيه النية أصيل مهنجن يعني فتنزان لأدبيات علم السياسة شو شي إيران
لو شورشانه بوك لقرن بيستم رودا يعني بعض مقارنة لو شورش اكتوبري ومقارنة لو شورش فرنسيش فكواتا بوشي ويا امانات يعني اعتماد كان لسر اواني اللي يكون الغربية كان تحليل وثائقي احتمالا حركة لا واثبت وزناب شكل دورة سنبوز لو حتى يعني سؤالك هو آية قدرتي حكومتي إيران هي زال بتنا سوازعكي زور بإيجابية دتواني بلين يعني أسباب زور بتواني تنزال بتنصر لسر وزعكي و بيجيك شيء للشرق الأوسط بقوته راس اليمن توزق لا وازبه بلا بقوته أو قوة شواركات إيش كزحمة بيتن ترام بتواني تبى بدو قصيلة تويتر ونازم بتواني أو رجمي بروخينتن ودي صندوق الرئيس مستوى الجماهير لازم أول صور حسابه شيء بقوة له كجماهير شيء إيديولوجينا وإيديولوجيك شيء بقوته تسفا وزور راديكالي ثوري تدا زور سباس هكذا البلد والله سباس سباس بخاري شويشكا الغسالة في مشتى كسب أواني لكل إيراني كان جواني ناو دروا شوهي ولا تاني تريش لبدمي يعني والله ما كي جدي في سنة كي ما نداوتوا أو الرؤى ده لإيران سيا كاكسروا عندك شرح كل عندك نقدي وجهات نظري ويا خلنوي عندك لباحثيني كل يلو ده والله متى أول لحظة راسي كس نازني أو الرؤى ده وحرينا يعني وكو أظن إذا شيء باركاني لا باركاني ناخذ جمهوري إسلامية جاي عندي شغل لدستيان درسوا وايل هاتوا أهم شيء قلت له ويا كما اشتكي من علم السياسة وبدم خاصة من اختصاصيتي من علم السياسة ومن علم السوسيولوجي بلام ديمو جانبي السوسيولوجي مسألة يشويك لإيران ده اعتراضات هم أزاني زورة يعني خلق معترضة وقتون كانت خوي بكتير كبو سير كبو لإيران يود فيما بيوقات إيران 10 مليون 5 مليون يبغوا يعني ود 10 مليون دزي أكاو كسيش مزاحمة كسناكا يصل إيران يجدوا 10 مليون يسكاك حما صالح إيه أو 8 مليون لنا سباي بازاران جون خلق في معترضة بيبوسي معترضة هيسنا لسر لاباري في ناو الجمهوري الإسلامي لسر تيزي في ناو أيديولوجياكي الجمهوري الإسلامي اعتراض حالتي شيء وقت بلم لإيران ده بتدرس المطالب في أبيبة اقتصادية عندك الأزادية شخصية مدنية كان به اعتراض حالتي شيء زالة بس الفضاء إيران ده كسر زور متابع أول زور جاء ولا من باشر حتما أزاني أبرادر وكاك فؤاد جدوتر شهر زايان لو مسألة هي استوعب وشوية ومن بس بحال خمسة سنوات وعملنا له بنيم بلام أما ظاهرين شو كهنديك حتى لو باحثوا يوناني كإيرانيشن لو زياتيش أظن في انقلاب يعني شورش ناي شورش يعني هذا من تايسا وخم بو متابعة جدية خوش موا والله يعني ثقافة متواضعة أكيد خمسة بار عندك لو مزال علمي أنا من ناتهم تسمية أو مسألة من زقلوا يبغيهم أما تعبير الاعتراضات وجا بس بعد خم بيوم لذاتي أوي مقارنة بكين نقل حفتانو يعني نقل سويد مقارنة يعني عندك أوزائنا وخوي بيننا لإيران ده طبعا هم نزاني كجمهوري إسلامي هذا كاتي خوي نقل كوملك متحالفين خوي أول زال الحكم ودواء أو تشي تنازع يقول لقل تودا حكم من بيك ولا قل مجاهدين بحكم من لقل يكوا دواء الرويش طبعا عندك جروبي تلهبون كزور نانتواني لمن ضغطه وقوته إرهابي جمهوري إسلامي خويا مقرن لو أنا جروبي كابو فرقان جروبي فرقان أما أنا يعني بين لو وبين وثادينه أو نزيكانا أو من حسين موسوي وأنا ما بينيكا فعلا لتعلان اعتراضاتي زور جورب وبلا مطالب كان مطالبي سياسي بحث بون ومطالبي لا بارك ناو جمهوري إسلامي بون لناو لا باركاني جمهوري إسلامي ديان لناو مؤسسات أيديولوجي جمهوري إسلامي ده براستي
کۆمەڵێک ڕووداوی گەورە لە 5 ساڵی ڕابردوودا ڕوویان داوە هەموو ئەوانەیە کە ئێستا هەندێک کاک سەرۆناوی هێنان محسوبن لەسەر معارەزە و لەسەر ئەوانەی پێ ئەڵێن مفەکری معارەزە یان قادەی ڕەئی لە ناو ئێراندا ئەمانە بەشێک بوون لە تەرسیخکردنی هەموو مەفاهیمەکانی ئیسلامی شیعی چونکە بەڕاستی بڵێن ئەمە ئایدۆلۆژیەکی ئیسلامی بە تەنیا کافی نییە ئەوێ بڵێ ئایدۆلۆژیایکی ئیسلامی شیعی چونکە ئیسلام بە یەک پارچەی نەماوەتەوە یەک ئایدۆلۆژیا نییە سنە هەیە شیعە هەیە تر ڕەنگە تەفسیرات و لق و پۆپیتریشی لێ بدێتەوە ئەمانە بەشێکیان لە تەرسیخکرد بەتابەتی لە حیاتی ناو جامعاتدا لە سەعیدی حەجاریانەوە لە ئەکبەری گەنجیەوە لە عەباسی عەبدیەوە لە نەزانم چێکی ئەوانە هەمویان دەویزۆیان هەبوو لەوەی پێڵێن انقلابی فەرهەنگی لە ناو ئێراندا بەڵام دواتر کە لق و پۆپی تری لێ بووە هەرچەندە تا ئێستا ئەم بەش بە حاڵی خۆم پێم وایە ئەمە پێویستیەکی مانەوەی جمهوری ئیسلامی بوو کە ناو خۆیدا جۆرێک لە نیزاعاتی ناوخۆ دروستکە کە لە دوجاردا نیزاعاتێکی ئەوتۆ بێ هەل لەو فەزا ئیسلامیە شیعیەدا بمێنێتەوە بەڵام قابلی کۆنتڕۆلیش بێ بینیمان ئەوەی محسینی کەڕوبی و موسەوی بەشێک بوو لەو یاریە بەڵام پێشەوە هەندێشتی تر هاتە پێشەوە کە ڕەنگە لە هەندێک وڵاتێکی ئیسلامی داهابێتە پێشەوە مەجموعەیەک کە بەناوی ڕۆشنفکرانی دینی پێبوو بە شەمسی عەبدولکەریمی سروشکیا لێکردن ئەم تیارەش تەسیراتی خۆی لەناو ئەو نخبەیە دانا کە تا حدێک ڕێی ئامیان دروستە کرد لە ناو ئێراندا لانی کەم لە ناو تەیفەکانی سەر بە ئایدۆلۆژیای دەوڵەت و جمهوری ئیسلامی خۆی ئەگەر بینێ ئەو نزیکانەی ئێستا لەو نزیکانەدا ئەو جۆرە سیراعەت تۆزێک تونتر تەقیەوە پێشی 15 ڕۆژ یا مانجێک زیاتر یا کەمتر تاریخەکەم زۆر نایەتەوە بیر کەمپیری پەشیمان لە دژی ڕوحانی دەستی پێ کرد حتا ئیعلامی ئێرانی ڕسمی بەشداری کرد لە مجەلات و جەرائیدی ئەوێ ئەوە جا خەڵکی زۆر مهمە ئەنی ناوی مهم لە ڕووی فەنیەوە لە ڕووی ڕیاضیەوە لە ڕووی ئیجتیماعیەوە لە ڕووی ئیدارە و ئەوی پێ ئەڵێن فەرمانڕەوایەتیدا دوایە بۆ عامەی شەعبیش ئەو کەمپینە هاتە پێشەوە کە پەشیمانن ئەمە وارێکدا کە دواتر ئەمە جەناحێکی تریان ئەحمەدی نژاد زۆرتر هات هێنرایە وازی هەیە لەو مەسەلەیە کە بەتایبەتی هینێک بوو یعنی جەڕ و بەحسێک لەو مەسەلەیەدا بوو ئەخ لە ئێراندا حاڵەتێکی زۆر سەیر دروست بووە کە ڕەنگە دویان با بڵێن بە خەڵک حەسم نەبێ بەڵام سێمە بە خودی دەوڵەت حەسمە بوو ڕئیسی قووەی قەزایی برایە لەگەڵ ڕئیسی پەرلەمان عەلی خامنەیش ئیتر ئاغا خودایی میکند دیارەکە چۆن حاڵەتێکی زۆر سەیر لەوێدا ئەحمەدی نژاد سڵتەی قەزایی کەوتە دژایەتیکردنی ئەحمەدی نژاد ئەو 29 ڕەخنەی لە سڵتە ڕەخنەنا تەجاوزی قانونی لەسەر سڵتەی قەزایی گرت و دوای ئەوە نامەیەکی بۆ ڕەهبەر مرد لە نامەکەدا بە کوردەکەی بە هەم ئەوێ ساحەی خۆی تەبریئە بکە وەکو بڵێ تەنەبوئی کردبوو یان بڵێن ئیشی کردبوو هەردووکی توانێت قسەی لەسەر بکە لە نامەکەدا بۆ خامنەیی بە سەراحەت ئیشارەت بەوە ئەدا کە ڕەنگە خەڵکی چیکە ئەوەستا قبوڵ نەکات دوای ئەوە لاریزانی سڵتەی قەزایی براکەی عەلی سادقی لاریزانی جوابی دایەوە تو دیڵێ تۆ سەرسە قسەی ڕاهبەرەکەی لەگەڵ ڕێی ڕاهبەر ناکۆچی ئەو قسەی بۆچیەوە بۆ یەک نقطە ئەو جورئەتەی ئێستا زۆرە کەمە چەندە مەوزوعێکی کێ پێویستی بە بەحسێکی مەیدانی هەیە کە لە شارع ئێرانی و گەنجەکان و لە ئەمریکای کاک سەرەوە هەندێک ئیشاراتی پێدا هەیە ئێستا ئەحمەدی نژاد ئەمە لە ئەحمەدی نژاد ماڵێ مەوجودەتە ئەمن بۆیان بەخش بۆ یەکەمین جارە لە کۆماری ئیسلامی ئێران لە ناو مؤسسە فراوانەکەی دەوڵەت هەمووی دەوڵەت و حکوومەت مەبەستم سیستەمی جمهوری ئیسلامی ئێرانە یەکەم کەسە جوابێکی ئاوا قورس لەسەر خامنەیی بڵێ ئەحمەدی نژاد جوابەکەی لە جوابی سادقی لاریزانیدا وتی بۆچی ئەگەر کەسێک ڕەئیەکی لە ڕەئیەکدا لەگەڵ ڕەهبەر نەبوو باویەت بمیرێت ئەبێ بمرێ ئەمە جورئەتێکی گەورە بوو لە کەسێکی مهم کە 10 ساڵ ڕۆزان سەرکۆمار بوو وانە 8 ساڵ سەرکۆمار بوو لە ئێران ئیتر دوایەوە ئەو وەزعانە دروست بوون برادران وە کاکسەر ئیشارەتی جوانی پێدا کە لە مەشهد دەستی پێکرد بە هەندێک مەطالبی
ئەوەدا زۆر شیعری با بڵێن یان مەتاڵی مەقسەئی و دوای ئەوە لە شوێنەکانی تریش ڕوویدا لە سەردەمی شۆڕشی 1970دا ئەوەی پێڵێن انقلابی ئێران انقلابی ئیسلامی ئێران لەوێش لە قوم پێم وابێ ئەگە سەرەتاش نەبوو بێ زۆر دوور نەبوو لە سەرەتاکەی لەوێەوە دەستی پێکرد بێنەوە سەر شتێکی کە هەر لەو قومە کە لە 1970 دەستی پێکرد لە 1970 مزاهدینی خەڵک لەوێ 3 ڕۆژ قومی گرت کاکە 3 ڕۆژ قومی گرت قوم لەژێر کۆنتڕۆلی حکوومەتی شاهنشاهیدا نەما جا ئەو پرسیارێکی کە ئیسارەکە بوو ڕەنگە وەڵاهی درێژدادەریم کردی وەختی دیار نەکرد کاکسەر بۆ ئەمەش بە پێی باڵی خۆمەوە قسەی تێدا ئەەکەم یعنی بۆچی ئەم حاڵەتانە لە ئێراندا لە دوو لە مەرکەزە مهمە دینیەکان ئەسبابی چییە ئەمە بەڕاستی بەحسێکی ترە ئەبێ باسی سەر بکرێ بەڵام ئەوەی ئێستا کە ڕوو ئەدات وەکوتم ناتوانم ناوێکی لێبێن ببورن ئەزانم خەڵک دێتە سەرجادە و خەڵک تافە کێشە و خەڵک مزاحرە ئەکاونەکە بەڵام ناتوانم ناوێکی محەدەدی لێبێن قورسە لانی کەم بۆ من قورسەکە ئەمە ڕەنگە لە ڕووی علمی و ناتوانم باش دراسی بکەم ولێکی بڵێم ویان ممکنە داتا و معلوماتی دقیقمان لە بەردەست نەبێ بۆیە ئەمە قورسە بەڵام ئەوەی ئانچە میگوزەرێت ئەوەی لەوێ ئێستا ڕوو ئەدا هەندێک شتی زۆر تازەی تێدا هەیە کە لەگەڵ هی سەردەمی کەڕووبی و موسەوی زۆر زۆر جیاوازە کاکسەر وشار دەرناو تاران بوو ئەوان پەتیجانە سەرۆکیان وابوو لە مەرکەزە بێ سوڵتەی باڵەکەی تر بڕوخێنن بەڵام ئێستاوانی ئێستا لە مەناتقی زۆر نائی بە حەدێک نائی کە بەڵێ لەناو خودی ئێرانیەکاندا شت دروست بوو لەسەر ئەرێوە کوێیە ینی زۆر چووە ئەوەی ئەگەر بە پێی نەزەرێکی سەمیرەمی مرکز و حاشیە مرکز و هامش بۆ پێ لە هامشەوە زۆر هات ئەوەی تاران سەرەوەگە بچینەوە حساب و کتابێکی بۆ بکەین ئازاد بینەوە ئەوانەیە سەزادەن لیان پرسی چی ئەوەی ئەوانە ئەسڵ ڕەسەڵەشیان ڕەسەڵەشی مەناتقی هامشی نییە یعنی لە ئەرۆستۆقراتەکانی تاران نین و لە حتا ئەگەر طبقەی وستا لە تاران تەماشا بکەین کەمی زۆر کەمی تێدا هەیە لەو بینە هەندێک تەڵەبەی جامیعە ئەچن و تەڵەبە جامیعانە فەنجاران بتر لەوەی علاقەی بەوە هەبێت ئەمە شاریە و شاری نییە ئەمە طبقەی وستایە و طبقەی وستانیە بتر نەختێک لە هەڵچوونی خۆیان و گەنجە و کۆمەڵێک کەفتی گەورە هەیە و کۆمەڵێک ڕێگی گەورەیە لەوە دەستی پێکردوێ بۆیە ئێستا بەڕاستی کاکسەرەوە من زۆر لەزم قسەکی فەرەحمەند بوو یاهی خۆت بوو مەخۆت کرد بڵێ من زۆر بڕوان بۆ نییە ئێستا بازاری هەفتانۆلی بازار دایخە ئێران بڕوخێ ئێستا بازار گۆڕاوە ئێستا بجارشکە بینەوە بەڕاستی بازار جاران تەنیا طبقەی کاسب و یان طبقەی متەوەسط چ ناوی لێئەنێ یان ئەوانەی شادەماری ئیقتصادی ئێرانیان لەبەردەست بوو ئەوە نییە ئێستا شادەماری ئیقتصادی ئێران کەوتەتە شوێنی کە ئێستا بازار ئەو بازارەیە کە ئەملتوو بە نۆستەلۆژیای جارانی زمانی شاوە ئەتوانین بچین بیبینین و تەماشای بکەین و هەندێک مەزاهیری کۆن بینەوە بەرچاوی خۆمان و دڵمان پێی خۆش بێ یان وەکو بەشێک لە کولتوری ئەو وڵاتە تەماشا بکەین حتا لە زمانی شادا ئەگەر ئەوانەی کە متابع بووینە یان ئێستا متابعین ئەو کاتە عمرێکمان هەبوو متابع بین حتا بە ئیزراری بەردەوامی کرێکارانی نەوتیش شانە ڕووخە هەتا ئەو ڕۆژەی هەوانیرۆز لە شا هەڵگەڕایەوە ئەو ڕۆژەی هەوانیرۆز هەوانیرۆز کاتە تێڕانی جێش ئاخر تێڕانی جێش کە لە شا هەڵگەڕایەوە ئەو کاتە تەقریبەن ئەو مۆزوع شەوەکەی بۆ شەوەکەی حەسم بوو ینی مێدەک نەما بەوەی کۆماری ئەن ئەفۆن شاهنشایەتی بمێنێ بۆیە بەڕاستی کاک سەرۆ من تەرکیز بکەینە سەر ئەو جانیبەی ئەوەی کە سیناریۆکان چی احتیمالی دامرکانەوە هەیە بەڵێ احتیمالی هەیە دوێنێش لە تاراندا شتێکی ئەوتۆ نەبوو وە پێ ئەچێ لە تاران فعلەن یەک دوو قسە هەبوو لێرە و لەوێ کە ئەمەلێتی تارانیان بە سوپای پازداران سپارت بێ پێ ئەچێ وا بێ چونکە دوێنێ ئەوەی تەسریحی لەسەر ئەمنیەتی بە شەو دوای سەعاتێک لە تێپەڕینی شەو تەسریحی لەسەر ئەمنیەت و ئارامی تاراندا جعفەری بوو جعفەری قسەی کرد نەک ئوستاندار یان مەسئولی پۆلیسی ئەوێ یان ئەمنیەتیە جعفەری کە
کەسی یەکەمی سوپای پازدارانە بڵێ ئەو تەسیحی لەسەر ئەو مەسەلەدا احتیمالی دامرکانەوەی هەیە بڵێ و دەوری ئەمریکا لە ڕوودانی چەندە من هێشتا هیچ نازانم جگە لەو تەسیحاتانەی کە هەبوونێ پێشووتر و هەموو ئێران زانێ ئەمریکا دژی دژمنی سەرسەختی ئێرانە بەڵام ئەمریکا دەوری هەبوو لەوەی تەحریژی ئەو شارە بکایاننا ئەمن معلومەیەکم نییە ڕەنگە لە داهاتوودا ئەمە باشتر کەشە بێ بەڵام من پێم وایە هەندێک لە مامۆساوتی بە دوو تویتی ترامپ ئەوە نابێ نمونەیەکی زۆر بچووکمان هەیە زەحمەت دەبێ ترامپ و ئەمریکا ئەتوانێت وەڵامی منتەقدین بداتەوە وەزعی ڤەنزوێلا بۆ وایە لە ڤەنزوێلا هەموو بە پشتیوانی و جایدیکردنی بۆ چافیز کە ئەمریکایی کرد و هاوپەیمانانی ئەمریکایی کرد دنیایان هێنایە سەر ڕووخان کەچی چافیزیش ڕۆیش مادۆرە هات و مادۆروش پیاوێکی کریەکاری بەڕەنگە هیچ لە ئەلمومی وەکو ئەلمومی زۆر شارەزانە بێ تەجز بۆ ئەزمونێکی کەڵەکە کرد بێ لەگەڵێ زەحمەتی ئێستا چی هەیە ینی ئەمریکا چی کردو بۆ ئەوە لەبەر ئەوە بەڕاستی ینی ئەگەر من بۆ خۆم خەڵکی ئێران بم و لە حزبێک لە ئێرانیش کە وزا معارض بم یان حزب اللهی بم کە حەمە ساڵح مشکلە نییە بە خەڵکاڵم کاکە ڕامە فەرق بە قسەکانی ئەمریکا زۆر دڵخۆش مەبە فعل لە ئەمریکا ببینە قسە نا چکە دوێنێ تەسریحێکی مەسئولێکی ئەمریکی هەبوو لە BBC بۆیە ئەڵێ مفەبرەك نییە ئەمە لە پەلکی ئێران و لە نازانم لە زەمانە و لە نازانم کوێ بێ لەوە نەهاتووە لەوێ هاتووە بە مەسئولێکی ئەمریکی کە نەیویست ناوی بنووسین یان ناوی بڵێن وتی ئەمریکا ئەو هەموو زەخت و گوشاری بۆ ئەوەیە هین لەگەڵی دانیشێ ئەمریکا لەگەڵی مفاوضاتێکی جدی بکە هەندێک تەنازولات کا بۆ ئەمریکا تەنازولاتەکان چۆنن من نازانم تەواو ئەو کاتە لەوەختی هەندێکی ئەزانی هەندێکی ڕەگە نەزانین پێشی 4 ڕۆژیش یەکێک لە جەریدەکانی ئێران کەسێکیان سوڵتا قسەی کردبوو کە ئەڵێ ئەمریکا ئەوێ لەگەڵ سەری ڕژێم مساوامە بکات لەگە زەریف ڕێککەوتووە لەسەر مەسەلەی ئەتۆم بەڵام پێیان وایە ئەوە هێشتا سەر ڕژێم نیە بێ لەگە سەری نظامەکە نظامی جمهوری ئیسلامی کە خامنەییە ڕێک بکەوێت لەبەرەوە بەڕاستی احتیمالی شکستی ئەو هینە هەیە ئەو ڕووداوانەیە کە ئێستا ڕوو ئەدەن و احتیمالی بەردەوام بوونێکی بچووکی هەیە و احتیمالی ئەوەی هەیە کە ئێران مڕاجعەیەکی خۆی بکاتەوە چونکە داوەتێکی کەش هەیە ئەڵێن تەناو ئێراندا هەیە ئەڵێ لەگەڵ متەزاهرین دانیشن بزانن چیان ئەوێ و حکوومەت ئەتوانێت چیان بۆ بکە پێرێ وتارێک نووسرا بوو لە بەو نەرمیە نووسرا بوو لە جەریدەیەکە بە ناوی جامیعەیە فەردا تەمەن ڕۆژی دوایی جامیعەی فەردا خۆی داخست ئەڵێ پارەمان نەما بۆیە داماخست خێرت و دوێنێ پارەت هەبوو ئەو مەقالە موهمەت نووسیە کە داوا ئەکا بە کوردیەکەی ئەڵێ جمهوری ئیسلامی تەنازل بوو هەندێک ئاڕای شار و خەڵک بکاوە سیناریۆکان بەڕاستی ئەوەکە یان بە شلوخاوی وەکو ئێستا بەردەوام بێ یان ڕەنگە توندیش بێ من نازانم ئەگەر فعلا پیادەیەک شەوێک کە تا ئێستا هەمومان گومانمان هەیە لەوەی قیادەیەک لە پشت ئەو مەسەلەیە بێ یان ئەوە تا ئەبێتە نموزەجی سووریا زۆر باسەکرێن نموزەجی سووریا پێچێ ئەو نموزەجە تەڵان لەمە دوان بە زۆر شوێنی دنیادا باسی لێ وتە نموزەجی سووریا بۆیە احتیمالی هەیە واشی بێتە شەڕی ناوخۆ بەڵام ئەو کاتەڵەن شەڕی ناوخۆ بەڕاستی لە مابینی جمهوری ئیسلامی فەرق نابێت لە مابینی فارسە بێ لەگەڵ خەڵکی تر جەسەنستان بۆ وتارێک ڕاکێشم پێشی 4-5 ڕۆژ لە جەریدەی ئیران کە جەریدەی ڕسمی دەوڵەتە یان شوبه ڕسمی دەوڵەتە جەریدەی ئیران مەقالەیەکی نووسیوە کە سەیر بوو لای من سەیر بوو شەخسەن بۆ خۆم زۆر پێم سەیر بوو ئەڵێ ئازەربایجان هی ئازەریەکان نییە ئازەربایجان و کورد و ئەرمەنی و تات ناوی تات قەت نەبیستووە نازانم بەڵێ بەڵێ تاوەش بیستووە تاتم نەبیستوو ئەڵێ هی ئەوانە طبعا دوسێ وتار جواب دەدانەوە یەک لەوانە سادقی مەلەکی کە یەکێکە لە تیۆریسینەکانی بەتابەتی لە مەزاری ئەوەی پێ ئەڵێن چ دەڵێن مەسائلی جیۆسیاسی وەڵامی داوەتەوە کە بەخۆشی ئازەرە جوابی داوەتەوە زۆر بەتوندی جوابی داوەتەوە ئەمە یعنی چی ئەمە تێکدانی ئێرانە یعنی نەزعەی قەومی بە زۆرێکیکە دروست بۆتەوە ینی فارس هەندێک خەڵەیەک لە ناو فارسەیە حازرە شارێک بداتە کورد لەسەر وەرەق طبعا مەبەستە لەسەر وەرەق بیداتە کورد کە کورد بە خۆی گومانی هەیە لەوەی لەو
وەزعێکی زۆر ملایمدا بتوانێت ئەو شارە ئەو محافظەیە وەکو ئورومیە بۆ خۆی بجێڕێتەوە چونکە وەزعێکی زۆر تایبەتی هەبووە یان بۆ دروست بۆ دوجار بۆیە بەڕاستی شەڕی ناوخۆ لە ئێراندا طبعا من بەنسبەت کورد مەسلحەتی کورد من بە بژاردەی نمونەی ئەزانم ها بژاردەی نمونەیە وەکو سووریای لێبێ ئەوێ شەڕمان تووشە بێت جێتەڵمان تووشە بێت تەسڵیە ئەدەی فلان دێ ڕاستە بەڵام بۆ ئینقازی حتا بۆ ئینقازی هەرێمی کوردستانی عێراقیش لێبێ بە شەڕی جێتەڵ شەڕی ناوخۆ زۆر سیناریۆیەکی لای من مەقبولە ممتازە و زۆریش پێم خۆشە وای لێبێ بێرە دەستخۆشی لە بەڕێستان کاکسەر و زۆر بابەتیانە بارودۆخی ئێرانت خستە ڕوو ئەوەی کە ئێستا لە ئێران بە خۆپێشاندانەکانەوە ئێمە دەیبینین شتێکی کوتوپڕ نییە ئەوە دەرەنجامی ئەو واقعەیەکە لە 40 ساڵ تەمەنی ئەو ڕێژیمەدا کۆمەڵێک قەیران لەسەر یەکدا کەڵەکە بوونە کۆی ئەو قەیرانانە لە بواری ئابووریەوە کۆمەڵاتیەوە سیاسیەوە ژینگەیەکی داخراوی وهای پێکهێناوە کە خەڵکی ئێران لەگەڵ دەسەڵات بوونە دوو پێکاتەی لێک جیا دەرز کەلێن بێمەتمانەیەکی تەواو مەعنا لەناو هەموو پێکاتەکانی کۆمەلگای ئێران لەگەڵ دەسەڵاتدا دروست بووە و هەر ئەوەی کە بەڕێزان ئاماژەیان پێدا جیلی شۆڕشی 79 هەر جیلی شۆڕشی 79 ئێستا بۆ خۆیەتی دەیهەوێ ئەو سیستمەی کە لە پێناویدا یعنی قوربانیان داوە خوێنیان داوە بە جۆرێک ئێستا بە تاڵانی چووە هیچ کەم لە مەبەستەکانی ئەوەدی نەهاتووە وادایان هەوێ ئەو دەسەڵاتە بگۆڕن ئەو بێمەتماناییە لە کۆرە خۆی سەرچاوە دەگرێت ئێوە دقت بفەرمونون 180 ئابووری ئێران لە دەستی هێزی سوپای پاسدارandایە هێزی سوپای پاسداران هەر لە دوای 8 ساڵ شەری ئێران و عێراقەوە ئەو دەم خەڵک دەنگی هەڵدەبری دەیانگوت شەڕی ئێران و عێراقە هەنی کەس بۆی نییە نارزاتی دەببرێت 8 ساڵ قۆناغی باسازی یعنی چاکسازی چاکردنەوە ئەوادانی دوای ئەوە بوو کە دیسە بە بەهانەی چاکسازی شوێنەکانی کە لە شاردا وێران بوونە خەڵک مافی ئەوە نیە داوای شتێک متاڵباتێکی دیکە بکە دوای ئەو ئێوە دقت بفەرمونون قۆناغی وتوێژی دیالۆگی ڕێخنەگرانە لە نێوان ئێران و ڕۆژە ئەوەدایە کە 25 ساڵی بڕی کە نەک هەر ئەو قۆناغی دیالۆگی ڕێخنەگرانە نەیتوانی ماهیەتی ڕێژیمی ئێران لە بەرژەوەندی خەڵکی ئێران یان بە جۆرێک هاوسەنگی لەگەڵ دنیای دەرەوە ڕێک بخە بە پێچوانەوە ئەوەی کە ڕێژیم حولیدا بە دەست پێڕاگەیشتن بە چەکی ناوکی و بە دەستێوەدان لە کاروباری وڵاتانی دەرەکی بە جۆرێک بە قەیران دروستکردن لە دەرەوەی سنوورەکانی خۆی بۆ ئەوەی قەیرانەکانی نێوخۆی سەرپۆش بکە ئەوە سەرڕێ ئەوەی کە لە هاتنە ئارای شەڕی داعش و ئەوەی کە وتوێژی 5-1 لەگەڵ ئێران کە بوو هۆی هەڵگرتنی ئابوووریەکان و گەڕانەوەی 10 ملیارد پارەی بلۆکە کراوی ئێران لە بانکەکانی ئەمریکا و ئەوروپا خەڵکی ئێران دەبینێت کە نەکەر ئەنی تەسیرێکی ئەرێنی لە ژیانی ئەوەندە پێک نەهاتووە بەڵکو گرانی لە جێی خۆیدا بێکاری لە جێی خۆیدا نەدانی موچەی کارماندان لە جێی خۆیدا و هەژاری گەیشتە ئەو شتانێکی بۆ خۆتان ئاماژەتان پێدا و لەوەی زیاتر دەبینە ئەو ڕێژیمە لەسەر حسابی سفرەی ئەوان پشتی حزبلای لوبنان دەگرێت لە حوسیەکانی یەمان یان ئەوەی کە هەشتی شعبی لە عێراق یان دفاع لە بەشار ئەسەد هەموو ئەوەنە وای کردووە ئیتر بە کورتی بوونی ئەو ڕێژیمە لەسەر حسابی لە ژێرپێنانی کەرامەتی خەڵک هەژاری و بەدبەختین هەمەتیەکانی ئەوان دەچێتە پێش بۆیە لێرەدا کە ئێوە ئەگەر دقت بفەرمونون بە پانتایی ئەو خۆپێشاندانەی کە لە ئێراندا ئێستا لەو 7 ڕۆژەدا ئەمە شاهدی بوون لە کۆی 31 پارێزگا تا ئێستا 23 پارێزگای ئێران خۆپێشاندانی تێدا کراوە لە ناو بێزگەل ئەو پانتایە جۆغرافیایە دەبینین لە ناو پێکاتەکانی نەتەوەکاندا و لەباری ئاینیشەوە ئەو خەریکە زیاتریش پارە دەستێنێ ئەگەر تا ئێستاش پەڕی نەساندووە ئەوە ئەگەر دقت بفەرمونون لە دروشمی خۆپێشاندەراندا تا ئێستا دەرناکەوێت کە مۆرکی حزبێکی تایبەتی یان جەبهەیەک یان پێکاتەیەکی پێوە بێت یعنی دروشمەکە بە شوێن جیاوازی تێدا هەیە بەڵام لە کۆی ئەوەنەدا خۆی لە
چەند شتێکدا لێک دەداتەوە کە دەڵێن یان مردن یان ئازادی یان مرن بۆ دیکتاتۆر یان بروخێ ڕێژیم ئەوە شتێکە کە ئیتر خەڵک متمانەی بە باڵی ڕفۆرم خواز و یان بناژ و خوازی نەو دەسەڵات نەهاتوو بە هەموو قەول و بەڵێنەکانی ئەوە لەو 40 ساڵەدا ئیتر خەڵک بریاری تێپەڕبوون لەوەی داوە بەڵام ئەوەی کە پێشهاتەکە چۆن دەبێت بە بێسەرکرداتیە یان ئەوەی کە سناریۆکانی یان فاکتەرەکانی دەرەوە بەو تەجربەی کە لە سووریا ئەمە دیتوان هەموو ئەوەنە مەسەلەیەکن دەبێت خوێندنەوەی بۆ بکرێت بەڵام یەک واقع هەیە 80 ملیۆن نەفوسی ئێران پێگەی ژئۆپۆلیتی ئێران لە نێوان استراتژی ئۆراسیایی رووسیا و لیبرالیزمی ڕۆژئاواییدا بابەتێکە کە ئەوەی کە خۆشتان خوێندەوەتە بۆ کرد ئەنی مەسەلەکە جدیە چونکی گۆڕانکاری لە ئێران بۆی کە لە کاری حزبی دیموکراتی کوردستانی ئێران ئەو بێڕابەریەمان بۆ ئەکیلەوە لە ئێمانان زیاتر ئاگاتان ئەم بێڕابەریە حەقیقیە یان هەوڵێک هەیە من ئێستا دێمە سەرەوە حرەکەتەکە حرەکەتێکی ئەگەر 3 دقیقە من ئەرزەکانم کۆتایی پێدێنم لە ڕوانگەی ئێمە ئەوەی تا ئێستا ئەمە متابعەمان کردووە حرەکەتەکە حرەکەتێکی خورسکە ڕەسەنە لەسەر بەنەمای ئەو قەیرەنەکەڵەکە بووانە لە 1 دەرفەتدا ئەوەل ویستیان ئەوەی کە ئازاد ئاماژەی پێدا ویستیان لە شاری مەشهدەوە کەمپێنێک بە جۆرێک بە دژ بە ڕوحانی بێ بۆ ئەوەی کە سوپای پاسان زیاتر خۆی مسایتر بکە مەسلەی مانەوەی خامنەیش حسابێکی دیکە دوای ئەو بۆ ئیدامەدان بە تەمەنی ئەو ڕێژیمە بەڵام شتەکە لە دەستی ئەوان دەرچوو یعنی دەرهاویشتەی ئەوە بوو هۆی ئەوەی کە خەڵک لەو دەرفەتە خەڵک وەرگرن هەر ئەوەی کە ئاماژەدەم پێدا تا ئێستا 152 ڕێژەی خەڵکی ئێران کە ژنە ناتوانێت بچێت لە ستادیۆمی وەرزشی سەیری گەمەی فوتباڵی بکە لە دەریچەیەک دیگەرن نەفەسێک هەڵبرن لێرەدا ئەوەی کە ئێستا کە بڵێن حزبەکان مجاهدینی خەڵک لەلایەک سەڵتەنە تەڵەکان لەلایەک هێزەکانی کوردستانی یان بەلوچەکان دوای ئەوەی کە شتەکە بەوەکو ئاگرێک پێدا چوتەوە خەریکن هەمویان خەریکی کەمپێنن دروشم ئامادەکردنن کاری هاوبەشن بۆ ئەوەی کە بە کورتی لە داهاتوودا ئەوە سەرەتایەکە لە داهاتوودا ئەمە شاهدی ئەوە دەبین کە ئەو حرەکەتە خاوەندارەتی وی ئەنی زیاتر خۆی ڕێک دەخات و مەسەلەکەش جددیە لەسەر تەواویەتی سیستەم بەڵام فاکتەرە دەرەکیەکان ئەوەی کە تا ئێستا ئەمریکا ئێرانی بۆ بەراژەوەندی خۆی بەکارێنا شتێکی کە بەڵام بە دڵنیایی گۆڕانکاریەکانی ئێران کاریگەری ڕاستەخۆی لەسەر هەڵکێشەکانی هەرێمی هەیە لە تاویەتی خۆیدا بۆیە دەستی ئێوەش خۆش بکەن یەکەمیان لەبەر ڕۆژنای ئەو قسانی لەسەر ئاستی ناوخۆی ئێرانێک کرا دومیان لەسەر ئاستی دەولیش کەم پێم وانە نە لیبیابی کە ئەنجومەنی ئاسایش بتوانێت قەرارێک دەکەوێت گریمان چەندین خەڵکیش بکوژرێەوە ئەوەی حیمایە مەسەلەی حقوقی ئینسان و ئەوانش بین نا عراقشە تا ئەمریکا تحالفێکی دەولی دروست بکات چونکە لێرە کۆمەڵێک معایر هەن کە لەوانەیە نەبی باسی بکەین و فەڕەنسا ئەوانش ئەو پێگەیان نییە ئەنی ئەو تحموسیان نیە و ئیندیفاعیان نییە لۆیە لەسەر ئاستی دەولیش ئەگەری تەدەخولکردن ئەگەر گریمان انتهاكات حقوق إنسان وكشتني زور فريسان وتدخلي فرديش بون أمريكي إسرائيلي لأنه أول شيء ضعيف بتوك أجري حرب شيء قول النكر لا إيران أو نسوريا أو نليبيا عشان نشوفني كذا كاتل بالروشناي أو دو أوي كمن زور أجدان وضعنا أخوي إيران لأن نبهم والله برادنا زور بعرف باسيان كر وأوي الدوليش دم السرق سيء أخيري أوي كإما يستا حس يعني وكو خوي حدثك بخويني نوا هستا كاين لكردستان تعامل شيء بعض كاردانوي زيادة لقاو يعني كاردانوي بلى يعني وكو رد فعلي أو إحدى ثانية كبصر مان هاد وكو أو دخل هوادان أو رد فعله أو كاردانوي نبي تأكد فعل شيء سياسي لسر أستي بغلا وتعامل لقاو بكرتونكا أوي كتا استا أجزرين هم أجر خلوش الدولي لو كي هم داخلي لو كي أو نية كإما زور ومدي لسرها وبسنت. دەبووە ئیشارەتێک بەولایانە بدرێ ئەو ڕووداوانەی ئێران زۆر بە خێرایی کاریگەری هەبوو لەسەر با بڵێن لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە حتا لە ڕووی اقتصادیشەوە لەسەر دەوروبەر بە تایبەتی لەسەر هەرێمی کوردستان یان ئیشارەتێکی پێدرا بە ئەگەر چی هێشتا مەلامەحی ئەو احتیجاجەیە یان ڕاپەڕینە هەرچی ناوی لێدەنێ گرنگ نییە بەڵام سەرەتایەکانی
ڕاستەوخۆ کاریگەری هەبوو لەسەر هەرێمی کوردستان و دڵنیام لەوەی هەمووش دەزانن کە هەرچەندە ئەو خۆپیشاندانایان ئەو ناڕزایەتیانە تونند و تۆتر بن ڕێکتر بن و پشتیوانی نێودەوڵەتیشی هەبی دڵنیام لەوەی بەنسبەت ئێمە ئەو دەریچانەی کە داخرابوون بەڕووی عراق و بەڕووی دنیاش زیاتر و زیاتر دەبنەوە و سەرەتایەکانی لە ساڵحی ئێمە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان دیارە. خاڵێکی دیکە کە جەنابەت باست کرد کە لەو یەک دوو ڕۆژە هیچ نەبووە بەڵام من طبعا بەدەیان ڤیدیۆم پێەیە کە لەبەرەوەی ئێران تاعتیمێکی ئەعلامی ئەجگار بەهێزی هەیە لە کاران دوێنێ شەو زۆر بووە و حتا بەسیجیان گرتووە سەربازیان گرتووە لێیاندان بە تعزیب لێیانەدەن دەڵێن جارێک کە شتیوانەکەی قەزدەم ئەو ڕۆکە ئەوڕۆ ئێستا من تەمشانی کە ئازاریشمدا ئەوڕۆ لە 78 ئەوە سعات لە 5 ئێوارەوە دەست پێ دەکات لە سەرتان سەری ئێران ڕەدی ئەوەش دەدەنەوە با بڵێنەوەی جعفەری کە دوێنێ گوتی ئێمە توانیوانە کۆنتترۆلی بکەن و لە بەلوچستان و کوردستان و سیستانە دەڵێ لەو منتیقانە ڕووی نەداوە خۆپیشاندان هەیە منە وەزعەکە ئێستا ئەو لە کوردستانی دەست پێ دەکات و لە بەلوچستان دەست پێ دەکات و لە سیستان. زۆر سپاس کاکسەرۆ. ئیزافەیەکم هەیە ئەمڕۆ مەقالێک لە ڕۆژنامێکی سعودی بڵاوبووتەوە دەڵێ ئەوەی دەکرێت لە ئێران دەستکردی ئێران خۆیەتی حتا دەڵێ بە سەرپرشتیاری قاسمی بووە چکە دەیانزانی لە ناو ئێران ڕاپەڕینێک دەست پێ دەکات دەسەڵاتدارین ئێران بە خۆیان ڕێگەیان داوە خەڵکەبێتە دەرەوە هەتا بۆیان دەرکەوێ چێ دژە و چێ لەگەڵ سیستەمە ئەمە یەک لە ڕۆژنامەکانی سعودیان بڵاو کردێتەوە. پرسیارێکشم هەبوو تەمان ئەوەی کە لێرە باسکرا دەربارەی هەمووی عاملی ناوەخۆ بوو و عاملی سەرکەوتن چەند هەیە چەند نییە هێشتا دیاری لەوەی شتەکان ڕووداوەکان لە سەرەتادایە بەڵام عاملی دەولیش زۆر گرنگە لە وڵاتێکی وەکو ئێران تەمان کە لە ئێران گۆڕانکەی ڕووبدا وەکو باستان کرد تەواوی ناوچەکە تەواز وا دەگڵێت هەتا ئێستا پەیوەندی ئەمریکا ئێران وازح نییە و بۆ 40 ساڵ شەڕدەنوکەچی بەردەوام هەیە بەڵام لەژێر و تەعاون هەیە. ئایا ئەمریکا موقفی حەقیقی چێ بەرامبەر بە ئێران طبعا ئێمە لە ئەرزی واقع دەبینین لە ڕووداوەکانی چەند ساڵی ڕابردووە تەعاونێکی باشێ لە بین ئێران و ئەمریکا لەسەر ڕووبەڕووبوونەوەی تیرۆر بە تایبەتی مەزهەبی سونی داعش و قاعیدە و حتا دەڵێن ئەمریکا پشت بە ڕژیمی بە حکومەتی ئێرانی دەبەستێ وەکو هێزێکی مەزهەبی ڕادیکالی شیعی بۆ ڕووبەڕووبوونەوەی ڕادیکالی سونی و لە عێراقشە دیتمان تیارەکانی هاوپەیمانان لە داعشیان دەدا لە خوارەوە حەشدی شعبی هێرشی دەکرد و لە کاتێکدا ئێران دەیگوت حەشدی شعبی هێزەکە سە بە ئێرانە لە کەرکوک لە کاتێکدا کە حکوومەتی عێراق هجومی بۆ سەر کەرکوک کرد قاسم سلێمانی لە کەرکوک بوو هەر ئەو شەوی بوو کە ئەمریکا گوتی ئەمە دەبێ گەماڕ بخینە سەر پاسداری ئێران واتە ناکرێن احتمال لەسەر ئیعلام بکەین بۆ تەقییمی پەیوەندی ئەمریکا ئێران هەر لەو سەروبەندە دەش بوو یەک لە بەرپرسانی ئێران گوتی سەتا هەفتای ئەو ناوچانی کە نەوتی لێرە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچەیەکی شیعانشینن دەبێت ئێران بەسەریدا زاڵبیان خەڵکی ناوچەکە خۆیان حکمڕانی خۆیان بکەن و لە ئەرزی واقعیش دەریتمان ئێستا عێراق بۆ دەبینین سووریاش دەبینین یەمەنیش دەبینی پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئەمریکا پێویستی بە حکومەتی ئێرانی وەکو حکومەتێکی شیعی مەسەبی ماوە بۆ ڕووبەڕووبوونەوەی هێزی ڕادیکالی سونی داعش و قاعیدە یان پێویستی پێ نەماوە بۆیە چاوەڕێی گۆڕینیت. دەزانستە دەنابە مەرۆ بێگومانی قسە بکەن یعنی بێ مەرۆ بێگومان بەس بێگومانی گۆرمن چ دەرفەتێک گۆڕانکاری لە ئیران نینە غەینی سیناریۆ سووری نابێ و گۆ ئەڤ بزوتنەوەی ستەر نەبێ نەگینە سیناریۆ سووری بزوتنەوەکەی دیدی چێ دەبە دگینە سیناریۆ سووری ڕێجیمی ئیران ڕێجیمەکی میثالی ئێگو ئەو حەنا ئەرندێت قاڵ دکە دیکتاتۆریەتێ پۆست کۆلۆنیالیزم ئیرۆ لە ئیران کۆمەڵە نییە نە بازار هەیە نە فوتبۆڵ هەیە نە سینەمە هەیە نە یعنی یانگ نە عەمەر بچووک هەنە ئەف سیستەمە هەموو کۆمەڵە گرتیە بتەیبەت وەک لە سووریا گرتبوو
لسوريا 25 سەدی ژملەتی سووریا سوڵتەوی بوون ئەو تائیفە عەلەوی ئێگۆ پێر شریک بوون هەموو دوێ سیستەمێک و وێ کۆمەڵادە 75 سەدی ژملەتی سووریا بگرن ji bo wilo gorandir nikarî bû illa şerê navxwe divê ew 75 sedî şerê wî 25 sedî bike gode ji desthiladariyê bernabe tişkî bînî ji desthiladarî pêve li sîretê buhara erebî binerin Tunis û Misir karî û gorankarî tê kirbana ji ber got dîktatoriyetê teqlîdî bûn la Misir te yek fotrafê Husnî Mubarak li Şiqamî nedîtin li Tunis te yek fotrafê bo Reqîba û Bin Elî nedidîtin bes li Libya li Yemen li Sûrî li her şwênekî te sûretek didît کۆمەڵە نەبوو کۆمەڵە هەموو کۆنتترۆل کردبوون یەک دەرفەتنینە لە عێراق بخوام تەماشەکن ئەمریکا بووی قەوەتاخوا و بدە 100,000 عسکەری خۆ هاتە ناو عێراقش بۆ گۆڕانیە بکە داوی ئەو گۆڕانداهانێ بوو شەڕێ نافخۆ ji ber got سەدام 20 سەدی ژملەتی عێراقی دەرباسی ناو وێ عملیات سوڵتەوی کردبوو ئیران تشتكي قو فيلسوفكي إيراني أنا زانقوي أمريكي القاهرة نافي أصف آياته زور بنا وبانجا كتابك بنهاية جرب استعصاء التغيير مستحيل تغيير أو شورشي مشروطي شورشي مصدق شورشي حفتي ونون نمايا أف شورشا همو كومالي إيراني لدجي دستلال دار ذكر إيرو كومالا إيرانينا أو خلكن أو نكومالا نكومالا شخلكي تشتكي جورة سرة كومالجا مجتمع نخلكي جوهرية كل مالي خوب ندير روابط يبنى البراود هبون أول إيرانية للسيستم وكي إيران نما ناس شما إيران تماما وك سوريا وتشتكنا بالوي إيراني إلا رنج الشرينا خوي دريج وقال لك منطقة خوب خو دبن حتى فترة دريج حتى بودي سورة أو كومالي إيراني تشيب ودولتها كلامك نابه دي سر زانستي مرو قصا كمرو ببيغومان لئي من احساسي من بيغومانية سپاس إيران وڵاتی تازە شیعەیە زمانی صفویە شیعە دەبێت تا ئایدۆلۆژی حکوومەت پیاوانی ئایینی لەگەڵ دەسەڵات یەک دەگرن تا زمانی سەرکەوتنی ڕەزاشە کاتی خومینی دێتە سەر دەسەڵات ئیتر پیاوانی ئایینی خۆیان دەبنە دەسەڵات و تەواو ئایدۆلۆژیەکە دەڕوات بەڕێوە بەڵام ئێستا ئەوەی کە لە نێوان دروشمەکان سەیری دەکەین لێدانی ئەو کاریتەیە یعنی کە ئێرانەکان کۆ دەکاتە شیعەگەریە کەوا بۆ نیشان دەداتەوە کە کەسانێک لە پشتی دروشمەکانن سەرکردایەتێکی ڕێکراو و دەزانن دەبێت چ بکەن بە پێچوانی ئەو خەڵکەی کە تەسەوور دەکاتەوە کۆمەڵە خەڵکێکە و دەسەڵات دروستی کردیتەوە شتوایە نەخێر ئەگەر نمونەی ڕووسی بێنین سەرەتا ئەوانەی کە جیران زمانی ترۆتسکی و زمانی لێنینا خەڵکانێکی هەڵچوونیان پێوە دیار بوو بەڵام لە زمانی ئێستانی خەڵکەکە فێر بوون چۆن خۆیان بپارێزن لە زمانی سەدام شەومان بینێ بدەم بڕۆح بدەم نفتێک یا سەدام کابرا وازینا خوا حەفیزی بێ کەوا بوو دۆمینە لە ئێران دەستی پێکردەوە شۆڕشێکە خەڵکێک لە پشتیتی باشە دەسەڵات ناتوانێت لە سوپای پازەران سوود وەربگرێت چونکە خامنەی بە هیمەتی سوپای پازەران سەرکەوتووە بۆیە ئەحمەد نێژاد قسەی وا دەکات و سوپای پازەران ئەموالی سەرمایه‌دار کۆنەکان و بازارشی خوارد کە ئێستا دەسەڵاتێکی گەورەمان هەیە بەناوی سوپای پازەران باشە لەگەڵ ڕێبەر نییە سوپای پازەران زووتر ڕێبەر بەجێ دێڵێن مەلاکان بەجێ دێڵێن ئەگەر مەساڵحیان کەوتە ئەوەی کە مفاوزات لەگەڵ ئەمریکا بکەن بەڕێی من وەکو چۆن ئێساسەکان لە زمانی هیتلەر ئەو ئیشیان کرد ئەوانیش وا دەکرد 30,000 مەلامان هەیە لە زمانی شاوە ئێستا 400,000 مەلامان هەیە عەبئە لەسەر سوپای پازەران کە بەخێویان کات ئەو لەلایەکەوە لەلایەک تریشم کە هەیە ئەوەی ئێران لێ دەترسێت تەنها دوو خاڵە ئاو نەتەوەکان کێشەی ئاوی بۆ پیا بووە کە زۆر خەستە هەزار مبالغەیە سەتان سەدی دروست کرد و سەدەکانیش هەموو خراپ لە ئاو دەرچوون مەسەلەی دووەم نەتەوەکانە جودابوون تێدا زۆر بەهێزە من نمونێکی سادەتان بۆ دێنم پارێزگایەکی بچووکە بەناوی ئیلام کوردە شیعەیە هەمویان پازدارن کەچی چل گەنج هەیە لەوێ دیوانی شعری بە کوردی بڵاو کردێتەوە ئەو نیشانە ئەوەیە لە زمانی جمهوری ئیسلامی هەست نێتەوایەتی زۆر کڵپەی سەند و بە مختصری پێتان بڵێمەوە دۆمینێ دەستی پێکردیتەوە ئەگەریش خۆ پیشاندانەکانتان نەدیت لە ماوەی ئەو یەک مانگە هیچ ئاساییە ئەوان دەڕۆ شێوازی تر هەڵدەبژێرن خەڵکی عاقلی لە پشتەوەیە
کوڕی خەڵکەوە بە ئاسانی بە کوشتن نادەن میم ئەوەیە بە کابرایان گوت شکۆداری خاوەنی ئایدرۆژەکەیان تێکدا و دەبێت چاوەڕێ ئەو بین لەو ماوەیە زۆر کەس دەوێت سواری شەپۆلەکە بێ مجاهدینی خەڵقە کوڕی شایە ئەو بەڕێزانەی دیموکراتە هیچ کامل ئاگایان لە یەکشت نییە شێ لە ناو دەسەڵاتایە من نمونی ئەخیرشتان بۆ دێنمەوە هەموو حیزبەکان بە ئاسانی لە ناوچوو لەگەڵ ئەو بەڕێزانش تەنها ئەوانەیە پیان دەگوت گۆرانی بێژەکانی لۆس ئەنجلس لە ناو نەچوون ئەوەی کە گۆرانی گوش خواردن لە گوش خەڵکێکی زۆر لەسەر ئەوانە گیرا لە سژن کەوت ئەوجا دەڵێن شۆڕشی لۆس ئەنجلس زۆر سەرکەوتوتر بۆی ئەو ملەتە من ڕئیکم هەیە نادەبێتە سووریا چونکە ملەتی ئێران ملەتێکی عاقڵە ئەوەی سووری هەڵبژێرێ وە نییە من پرسیارێکیان لێکردم لە لوبنان 2012 چۆن ئێران تێکەچێت وتم کارەبا نەمێنێ ئێران تێکەچێت کابرا پێکەینی جۆرج عدوان بوو گوتی چۆن بە کارەبا تێکەچێت گوتم زمانی اجتماعی لە ئێران هاتیتە صفر کە کارەمانەمە معمل دادەخرێت کە معمل داخرا کرێکار دەردەکەن ئینسانی ئێرانی هەموو شتێک دەکات ئللا برسیبوونی مناڵەکانی دێتە سەر جادە خۆی بە کوشتن دەدا ئێمە باعجەلە نەکەین لە دوو مانگی ئایندا ڕێبەرەکانیان دەبینین ئەوەی کە ترامپیش دێکا سواربوونی شەپۆلەکەیە یعنی ترامپ سێ وعدەیدا ئەوەی کە ئیسرائیل ئۆرشەلیم بە ڕسمیت بناسێت و ئێرانە و کۆریایە ئۆرشەلیم ئەوە بینی مانوشتێکی وا زۆر میمانە کە کردێتی تەنها سواری شەپۆلەکە بووە و خەتەرترین شت کە ڕوویدایە سپای پازەرانە حامی ڕوحانیەت و ئایدۆلۆژیەتی شیعە نابێت چونکە ئێستا خۆی بوویتە خاوەنی مافەکە خامنەی بە هەموو پێورەکانی شیعە ناتوانانی ببێتە ڕابەر چونکە حوجەت الئیسلامە حوجەت الئیسلام ئایەت الله العوزما بەڵام سپای پازەران پشتوانی لێ کرد خامنەی حوجەت الئیسلام بوو کە بوو بە ڕاهبەر یعنی چۆن بوویتە ئایەت الله ئوستادی من بەپی پێورەکانی ولی فەقیه دەبێ مەرجعی تەقلید بێ خامنەی ئەو ڕۆژێک کە بوو بە ڕاهبەر حوجەت الئیسلام بوو یعنی کەوا بوو پێوەری ئایەت الله و ئایەت العوزمای نەبوو سپای پازەران پشتوانی لێ کرد سپای پازەران زاڵ بووە بەسەر ئەموالی سەرمایەدارە کۆنەکان کە نادێنا بنیادی مستەضعفین و بازاریش هێناوێتە زەقزەقا ئێستا بازار ناتوانێت حرەکەت بکات لەبەر ئەوەیە بازار تورکە کرێکارەکان کۆن تورک بوون ئێستا کوردی شیعانە ئێستا ئەگەر سێرێکی بچوو بکەین ئەتڵەسەکە لە مناتقی کوردی تەنها مناتقی شیعی گرتیتەوە باشە کەوا بوو دۆمیە دەستی پێ کردەوە شۆڕشکی ڕەسەنە ڕێبەرایەتی هەیە بەڵام قەمی من نەبوو بازرگان و سەنجاوی ئەو پیاوە کەڵە پیاوانە نەبن خەڵکی زۆر عادی و ئەزمۆنێکی باشیان بەدەست هێنایە لە شۆڕشەکانی و ئەو کێشانەی لە ناوخۆی ئێران بەدەستهاتی و سوپاس ئەو خەڵکەی کاتوۆتە سەر جادە هەرێکێک هەدەفێکی هەیە یعنی هەموویان ناتوانین بڵێن یەک هەدەفیان هەیە ئەمجا عەواملی ئەم تەظاهرات و ئەوانە عەواملەکە هەر اقتصادی نییە لەوانەیە بوومەلەرزەکەی کرماشانی شێتێک لەو عەواملانە بێ بۆ ئەوانە جەنابتان باستان لەوە کردوتان کە لە مەنتەقە شیعیەکان و بڵێن هێنا یا بڵێن لە مەشهەد باشە بۆ لە مەشهەد دەستی پێکرد خلافك هي لسر ولاية الفقيه لبين علماء مشهد ولقال خامنئي أمش يكيك لو عواملانا كبلين هاتوكا سر موضوعك بيجلا وش بوباري خمس مواردي أو شوين مقدسة كانوا أمانا إهم بوا يعني يكيك لو نقاطعناش يسهر بفرصتك مسألة ولاية الفقيه لبني بان هذا نوع خوي أنا جماعتك هسن برانبر وكبرين صراعك بين رجال الدين خوي بأوان أم جوي جنابتي شواسط كروتي خلقك تصنيف أكاب دوشت يا حركيك إصلاحي دواي أما به يا مسأليك راكريمة جماعتي رفان خوازكان دواي سيش واغش كوتن تنيشت حكومته كبينيا إذا خلقك مسألة إصلاحية تانية شتكي كي هينيك جماعات زۆر باسی شتەکانیان هەر یەک پرسیارم دوو پرسیارم هەیە یەکێکیان ئەوەیە بۆ لەو شوێنانەی ئێمە کابینین لە شەرقی ئێران لە زاهدان و لەو شوێنانەوەوانە تا ئێستا شیش نەبووە و لە بلوچستانەوەوانە بڵێن لە دوێنەوە دەستی پێ کردووە ئایا
قمعك هبو لو إعلام بين زاني أول شيء سببك إيشيا يعني برأي جنابه وزارة بس دەست خۆش بۆ تحلیلاتە لە ڕاستیدا مظاهرات ئیمڕۆ لە ئەکادمیاتی ئەمن و دیفاع بە عەدم دەخوێندرێت بە زۆر مەدخەلەوە بۆی دەچن یعنی بە پێینە سەر ئێران ڕەسەن مەدخەلی دستوری هەندسەی دستوری ئێران 79 هەموارکرا لە 89 بەڕوونی و ئاشکرایی واضحە نفوذی مرشد و توزيع مؤسسات رئاسة جانا رئيس مجلس وزراء ورئيس دولة أبو رئيس جمهورية وخوي رئاسي مجلس وزراء دكا ومجلس قضاء مجموعة مؤسسات كان فوق السلطات مجلس أمن قومي مجموعة تشخيص مصلحة النظام مجلس الصيانة دستور ونفوذ فعلي وقرار فعلي لدس أم مجالس أنا براستي مجلس أمن قومي مجموعة تشخيص مصلحة النظام ومجلس صيانة دستور أول دستوري إيراني خوي هندسة دستوري إيراني تصميم دستوري إيراني لحفتاونو كامل لحفتاونو بوشيوي يعني بارة دستوري كده إيران بوشيوي كبتوان كنترولي وضع كان مدخلي سياسي تيارات السياسية هي لإيران اعتدال واصلاح ومحافظ ويسار قومي وهي أوانا متنوعة أو تيارات السياسية ودولتك وعمق حضاري إيران أمشتا مسألة طبيعية بالنسبة له مدخلي اقتصادي خبز يعني خوي إشكالك لو يدرس فكرة للتسريح بيستحفت هزار كريكا لأصفهان أوك ليك لمجموعة مصانع ولا يودرس فكرة يعني الشرارة كله يودرس فكرة لعلمي مظاهرات دائما دخل زيت يعني بداية مظاهرة منتصف مظاهرة آخر مظاهرة دروشهم لبداية بنوع كذا منتصف دبتنا حتى باري سايكولوجي متظاهرين لبداية بشوازك دوايبرو انفعال دروا آخريش نتيجة على الأغلب دراماتيكي دبي يعني بوشوازيك تخريب وأشتانا نائب رئيس إيراني كم تصريح لمظاهرات يبو إسحاق جهانگيري وتي أو أغريان كردو كذا بوتشاوي عند قريته أو أغريان كردو كذا ونائب رئيس روحاني قلت بانتايك لآزادي هبت حرسي ثوري معروفة بتصريحات النارية كان خوي هو مجلس أمن قومي إيراني سعودية اتحاد كرت بصريح العبارة علي شبخاني قلتي السعودية روجك دادي إما كتنيكي وايد بيدك يعني علي شبخاني بصريح أمين عامي مجلس فواتا يعني رموزة كان الدصالات بوش شوي تعمل من وايد ودشم أم مظاهرات جوركي تازه لمظاهرات شون الدكتور قلت علم الثورات يعني ثورة أكتوبر ثورة بابلين فرنسي أكتوبر شوش إيراني هذيك انعطافات التاريخي بونو مجرى إستش مظاهرات باش مظاهرات ربيع عربي بابلين جورة تازة للشرق الأوسط لمظاهرات أما مظاهرات أنا تكتيكات الجاهة خدنا أو علم المظاهرات لمؤسسة مؤسسة أمني ودفاعي لإيران دخوين دري إيران تابع مجلس أمني قومينا ودخوين دري فأن تكتيكات أنا متنوعة يعني مظاهرات كان بتشوكن لصد كان صد 50 كسن يعني والتجمعات بتشوكن لشوينك توزيع أدوار كلا بسمي رهبري دستين لشوينك لو أنا دوسي سيارة أو بأجرك إلنا وجادك كذا والدك فمتظاهر يعني متظاهرة كانش من متأكد يعني لا رمادة بدون نار يعني بالتأكيد قيادية كي هو شورش عربي إما دمانغو قيادات نيوان دوها مجموعة بديات كوتون دوها مش شورش كان ليان دزيد إخوان المسلمين وأنا شورش كان لا متظاهرين شباب أو كان أنا دزيد هذا أساسي مدخلي دستوري مدخلي سياسي مدخلي اقتصادي مدخلي أقليمي سعودية وجماعتك وإسرائيل أو تركيا مواقف الدولية كان بوشوة روسيا بيدلي مقبولية سوريا رئيسي سوريا بشار الأسد بتوندي ديجي غاوستا بكم رجوا العراق ورونا أشكا فما اتحادي
اتحادی ئۆڕۆپی دەبینی جۆرە ئەوەیەکە چکە مەسلەی اتفاقی نەوەوی ئەو دیبلۆماسیەتە بەێ يعني ايش توقعي تطوراتها فمدخلي دوليش بوشويه مدخلي اقليمي مدخلي دولي بوشويه فمشهدك تكتيكات تازه مظاهرات انا موجيكي تازه شلون موجاتي ربيع عربي وثورات ربيع عربي او انا بو موجيكي تازه دا مظاهرات بالشوازي كتير وكردستانش بصح كردستانش بصريح بين زور صريح بين مظاهرات كردستانش موجيكي تازه بو زور بشتشلها ساعه دستي بيكلو هركز بزربو كي جيرا كي بدرا كي ابو هشتا الملف يكتنف بزور صفاس سپاس بۆ جەناب حەزان ئاخر قسم هەموو دەزانن کە چۆن بۆ نمونە ئایدۆلۆژیایەک دروست دەکرێت یا دیسکۆرسێک دروست دەکرێت ئەمانە و بە چه هەدەفێک ئەمانە بەکاردێن بەداخەوە ئەوەندەی کە ئێمە کردومانەوە هەبووە چۆن ئێمە مێژووی خۆمان ناسی و خۆمان خوێندوتەوە هەمووی لە ڕووی ئەو مێژوویە بۆ کە دەسەڵاتەکان بۆیان نووسین ئەوانەی کە بە ئیشەی خۆیان بە حەزی خۆیان بە ئاوەتی خۆیان هاتووندان ڕشتەوە بۆیان نووسین و دەرخواردیان داوین بەگشتی تەواوی پرەدیکشنەکانی ئێمە تەواوی هایپۆتیسەکانی ئێمە تەواوی ئەنالیزەکانی ئێمە هەموو ئەمانە لە بازنەیەکدا دەخولێنەوە لەو بازنەیە کە ئەوان بخۆیان بۆمان دەنووسن بخۆیان پێمان دەڵێن و بۆ خۆمان دێڕێنەوە مەسەلە ئەمەیە ئەنی بەگشتی هەموو ڕیفرێنسەکانی وان بەکاردێنین بەشێکی زۆر لە ڕووناکبیرانی ئێمە سمبلەکانیان چین سمبلەکانیان هەموو ئەمانن کە بخۆیان بۆمان دەڕژن بخۆیان بۆمان دەنووسن ئەوە چۆن لە چۆن لە کۆلکتیڤ ئەنکانشسی کۆمەڵاتی ئێمەوە ینی ئەمە هەموو کوردی گرتووەتەوە لە ناخود ئاگای کۆمەڵاتی ئێمەدا ئەم شتات شکلی گرتووەوە بێ ئەوەی کە بخۆمان بمان هەوێ بڕیار بدەین لەسەر هەڵبژاردننی ئەم بابەتە هەڵی دەبژێرین و خوێندنەوەی بۆ ئەمە مەسەلەیەک پوینتێکی تر هۆکارەکانن باسی زۆر لە هۆکارەکان کراکە هۆکارەکان بەڵێ ئەمە هۆکاری سەرەکی لانی ئابووری بوو و هەندێک ئێستا بە وەکو کۆمێدیش بازەوە دەکەن دەڵان شۆڕشی هێلکە بووە وەکو چونکە هێلکە گران بوو لەبەرەوە کە هێلکە گران بووە ئەمە دەست پێکراوە ئەمەوەکرا نەخێر کۆمەڵێک بابەتی دەتوانین بڵێ ئەمە ستارتەکەی بوو ئەمە ستارتەکەی بوو بەڵام کۆمەڵێک بابەتی تر وەک دەبینین ئێستا لە تویتر دوێنێ ئەوڕۆ ئەفغانستان ئەوانەی کە لە ئەفغانستان چالاکانی ئەفغانستان هاتوونە سەر خەت بۆچی بەرجی دەستێوەردانەکانی ئێران لە ناوچەدا لە ئەفغانستاندا هەنێ ئێمە تەنیا پەیوەندیدار نییە بە خەڵکەکەی خۆیەوە خەڵکی نێو ئێرانەوە بەشێکی تر پوینتێکی تر ئەوەیە کە باز لەوە دەکرێت کە بەڵێ ئەم شۆڕشە خەوتوێتەوە نازانم ئەم شۆڕشە خەوتوێتەوە کاتێک ئەمە دەتوانین بەو شێوازە بڕیار بدەین ئەم داتانەی کە ئێمە لە بەردەستمانەدا شوێنێکەوە هاتکرد کەتەوە میدیای ئازاد دەم شوێنە هەبێت میدیای ئازاد لە ئێران بوونی نییە چەند ڕۆژە فیلتەرینگ هەیە لەسەر تەواوی سۆشیاڵ نەتوەرکەکان لەسەر تەواوی ڕاگەانەکان لەسەر تەواوی ئەوەکان حتا خەڵکێکی زۆر گیراو بوو کە هەویستوانە بخوان بە فیس تو فیس ئەوەی بکەن بگوازنەوە پەیامەکان بەڵام نەیانتوانێت بیگوازنەوە لە حاڵێکدا دەبینی دوێنێ نەخێر دوێنێش هەروە بەردەوام بۆ لە زۆربەی شوێنەکان بەپێی داتا هەیە بەپێی ئەوە هەیە کە دەتوانین قسە لەسەر زۆر منكري باسكال قد هدفي مرة انستوكو بك موضوعات طرح كاين برأيك بيشينا وبأحكامي بيشينا نهار من اشتاك من اللي بتزور صفاسي دكتور صاحب أكم كبابيري هنا ونسيب وش المسألة خو بوم الأرزال منطقة سرقول الذهب باحث كاينا أخويا الآن تأثيره كي زوري هبو لبال بێکاری و نەداری و مەسەلەی ژنان و مەسەلەی بێماڵەکان و مەسەلەی موادی مەخدر کە ئەوان هۆکاری سەرەکی ئەو فشارەی دروستکردووە ئەڵێن ئەمە دەڵێن ڕەفتاری حکوومەت لەگەڵ بوومە لە ئەرزەی کرماشان وای کرد کە نیشان باشتر باوەڕ بێنین کەم حکوومەتێک نییە مەسئولیت قبول بکە بەهاناوە نایێت ئەو پرۆژانش کە سوپای پاسدەران کە ئیشارەتان پێکرد زۆربەی ئەوان جێبەجێکردن لە مەسائلی مەسکەن و شارچکەکان کە دروستەکەن گەندەڵی زۆر تایەوە لە بوومەلەرزە زیانی زۆری گەیاندووە یەکێکتر لە تەفسیرەکانیان بۆ بوومەلەرزەی کرماشانەوە بەڵێن حکوومەتێکە کە جیاوازیە کە حکوومەتێکی تایفیە
ئەمە بینیمان کە مەسئولینی شیعە بەرامبەر بە خەڵکی کاکەی و سوننە پێەکەنین بە هاناشیانەوە نەچوون و ئەو تەماسەف و یەک پارچەی ئیجتیماعی کە لە ئێران پێی بەناوبانگا بەزاندێنجە هەر لەو کاتیشدا ئەگەر بەتایبەتیوانی کە فارسی ئەزانن دیویانەکە بەهاناوە هاتن لە مەناتقی فارسەوە چی وای کەمتر نەبوو لە هی کوردستان و هەر ئەو صادقی زیبا کەلامی کە ئێستا هەیە سێ گوندی عسری دروست دەکاتەوە تەنیا بە یەک حسابی بانقی کە خۆی و کچەکەی لە تویتەر و فەیسبووکی خۆی داینە من هیچم نییە لەسەر قسەکانی ئێوە بڵام تەنیای خەمە سەر ئەو مناقشەی خۆمان ئەو کەسیارێک کە جەنابەت کرد ڕێی خۆمی لەسەر ئەڵێم بەپێی ئەو معلوماتانی کە هەیە کە بۆچی خۆپیشاندان لە قەراغەکان کەم بوو لە هەموو ئێراندا خۆپیشاندان وەختێک بەتە فشار کە لە مەراکزی اقتصادی و سیاسی و دینی بەهێزدا هەبوو بێت ئەمانەش لە قەراغدانین یەک قەراغەکان شیعانینە دووەم ئەو تەمیزە لە ئێراندا یەکجا زۆر فراوانە و ئێمە من زۆر لەوێ ژیاوم پێشی 20 چەند ساڵ ئەتوم مەراکزی اقتصادی لە کوردستان و لە بەلوچستان و لە ئەهواز با لە ئەهواز لەبەر نەوت هەندێکشت هەیە نابینی لەوانەیە خۆکارەکە بەس ئەوە بەڵام ئەمە زۆر بۆ خۆم لە ئەنگری ئەوەمە کە یعنی پتر بە حەسم نا بەڵام بەوەی کە واز لە ئێران ناهێنن و مەسەلەی داخلکردنی ئێران بۆ فەوزای خەلاق لەوانەیە ئەم خۆپیشاندان و ئەم لێکترازانەی کە لە نێو ئێراندا هەیە زمینەیەکی خۆڵقاندرێ ئەبێت چاوەڕێ بین ئایا ئەتوانن ئایا هەرەشەکانی ترامپ پەیوەندی بەوەوە هەیە سعودیە زۆر خۆی کۆکاتەوە ئیسرائیل زۆر هەرەشاکە ئەتوانن بیکەنەوەی کە لە سووریا کردیان وەی کە لە لیبیا کردیان وازەحە ئایا دەبێت چاوەڕێ بین و حکوومەتی ئێرانیش بۆ یەکەمین جارە ترسێکی یەکجا زۆری پێوە دیارە و هەموو خبرەی خۆیان بەکارهێنا بۆی کە احتیوا بکەن تا ئێستاش کە ئێمە قساکەین سیاسەتی احتیوای ئەوان سیاسەتی سەرکەوتوو بوو زۆر زۆر سپاسەکەم ئەو قسەی ئاخیرم بەمانە ئەوانێک کە خۆپیشاندان کۆتایی دێ چاوەڕێ بین سپاس.